کاتتان باش بەڕێزان، هیوادارم تەندروست و سەلامەت بن. خۆشحاڵین لە چالاکێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. یەکێک لە بەرنامە بەردەوام و هەفتانەکانی ئەو ئەکادیمیایە بریتیە لە ڕێخستنی وێبینار لەو سێتەوەرەی کە ئەکادمیا کاریان تێدا دەکا کەوانش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین. وەک دیارە هەر لە سەرەتای دروستبوونی ئەکادیمیای مێگامایند پلەسەوە بەپێی پلان و بە بەرنامەی دیاریکرا و ئیشکراوە. جگە لەو وێبینارانەی کە هەفتانە ڕێکی دەخەین، ئەکادیمیای مێگامایند چەند خزمەتگوزاری و چاڵێکێکی تری هەیە کە تا ئێستا چەند کتێبێکی بەچاپ گەیاندووە و کە لە کارەکانی خۆیانن. ئەوانیش دواتر ڕەنگە بەڕێزان پیشانتانی بدەن. هەمووشی بەردەستن، کتێبەکان 333 وانەکانی ژیان بەهێز بمێنەوە، 365 ڕۆژ لە ڕۆژێکدا لە ساڵێکدا ببورن، بۆلەکەت بەرەواش بکەوە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان بە هاوبەشی لەگەڵ چەند وەرجێڕێکی تر، لەگەڵ دوایین کتێبیش 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە کە ئەو سێ دواییان لەلایەن دەستگای فام بڵاو کراوەتەوە. جگە لەوەش فەرهەنگێکی ئەلکترۆنیمان هەیە کە فەرهەنگی زار بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS، فەرهەنگێکی ئۆنلاینە بە خۆڕاییە، لە زمانی دایکەوە وەرگیراوە، لە لۆنگمانی ئینگلیزیەوە وەرگیراوە. جگە لە مانای وشەکان خوێندنەوەی ئەمریکی و بریتانی تێدایە، چەند پاشکۆیەکی بەسوودی تێدایە و بەردەوامیش ئیشی تێدا دەکرێت، وای خەریکن ڕستەش لە بۆ زیاد دەکرێت، چەند شتێکی تریشی تێدایە، هەندێک زار وێنەشی تێدایە. ئێوەش دەتوانن وەکو بەکارێنەر با بڵێن وشە زیاد بکەن، وشە بنێرن ئەگەر زانیتان تێدا نیە، یان ئەگەر هەڵەیەکە بوو دەتوانن هاوکار بن لە دەوڵەمەندکردن و چاککردنی. ئەکادیمیای مێگامایند پلەس جگە لە کەناڵی یوتیوب لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەو شێوەیە کە بەدەردەکەوێ، ئەگەر ئەو بارکۆدیان کردی QRF-ەکە سکان بکەی یەکسەر دەتباتەوێ، ئەگەرنا ئەو ژمارە تەلەفۆنە هەموو تێلگرام و وەتسەپ و ڤایبەریشی لەسەرە. جگە لەوانە چەند گروپێکمان هەیە لەگەڵ پێیجیشمان هەیە کە بۆی ئەو چاڵاکیانەی کە ئەکادیمیا دەیکا بە زۆرترین کەس بگات. لە وێبسایتیش هەموو وێبینارەکانی پێشوو بە خۆڕایی دانراون، تۆمارکراون، هەم لە چەناڵ یوتیوبەکە هەم لە وێبسایتی ئەگەر بچی هەر www.mmp.ac megamindplus.ac هەموو وێبینارەکانی پێشووتر بە کاملی هەندراوە، چاڵاکیەکانی پێشوش لەوێدا هەن. نامەوێت کاتی ئەوێ بەڕێز زۆر ببین. ئەم شەو خۆشحاڵین کە لەگەڵ کەسێکی ئەکتیڤ و چالاک لە بواری ڕاهێنان میوانی ئێمەیە. کاتێککە تەکلیفمان لێکرد لە مامۆستا سیاکۆ بە خۆشحاڵیەوە ئامادەیی دەربڕی، هەرچەند سەفەرێکی لە پێشە، بەڵام وامان ڕێخست پێش سەفەرەکەی بێ. مامۆستا سیاکۆ سیڤیەکی دەوڵەمەندی هەیە، هەرچەند خۆی گەنجە، خاوەنی بڕوانامەی ماسترە لە ئەدەبی ئینگلیزی لە زانکۆی برونێل لەندەن. جگە لەوە لە با بڵێن پۆست گراجوێت سەرتیفیکەتی هەیە لە پرۆفێشنەڵ دڤڵۆپمنت، پەرەپێدانی پیشەیی، وانەوتنەوە لە خوێندنی باڵا کە ئەوەش لە پلیمۆت لە UK بوو، لەگەڵ زانکۆی سۆران لە پرۆگرامێکی هاوبەش بوو. جگە لەوە بەکەلوێشی هەیە هەر لە زمان و ئەدەبی ئینگلیزی. لە ئێستاشدا قوتابی دکتۆرایە لە زانکۆی سۆران. کار و چاڵاکیەکانی زۆرن، بەڵام هەر بە کورتی لە ئێستادا با بڵێن پۆستی سینیەر پرۆگرام ئۆفیسەر ئەن ڕێپێتیتیڤ لە
ڕێکخراوی ئایرێکسە لە 2015 شەوە تا ئێستا وەکو ڕاهێنەر لە بۆ کارامەیەکانی سۆفت سکیلز لەگەڵ چۆنێتی دۆزینەوەی کار ئەو کارامانی کە پێویستن کاری کردووە. لە 2014 شەوە دەستی بە ئانەوتنەوە کردوێتەوە لە بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی سۆرە بۆ ماوەی چەندین ساڵ 5 ساڵ زیاتر بەرپرسی سنتەری گەشەپێدانی پیشەیی یان بەرەپێدانی پیشەیی بووە لە CDC لە زانکۆی سۆرە. هەروە لە چەندین شوێنی تریش دەرسی گوتوێتەوە جگە لە زانکۆ تەنانەت وەکو وەرجێڕش کاری کردووە، ئیشی کارجێڕشی کردووە. وەکو گوتمان سیڤەکەی دەوڵەمەندە، بەڵام ڕەنگە لەبەر کاتەکە هەر ئەوەندە بتوانین بڵێن چەندین ئەندامێتی هەیە لە ڕێکخراوەکان لەگەڵ لیژانی زانستی زۆر کاری کردووە، چەندین با بڵێن بڕوانامە و خەڵاتیشی وەرگرتووە لە شوێن و زانکۆ و ڕێکخراوە جیاجیەکان. زمانەکانی کوردی وەکو زمانی دایک و ئینگلیزی وەکو یعنی فلوەنت یان وەکو نیتیڤ سپیکەر و عەرەبی و فارسیش تا ڕادەیەک دەزانێت، جگە لە چەندین سکیلی تر کە هەم لە ڕووی کۆمپیوتەریەوە هەم لە ڕووی تیم وەرک و بەیەکەوە کارکردن. چاڵەچەکانی ئەو هەفتانەی ئەکادیمیا 90 خولەکە ماوەکەی، عادەتەن نیوەی کاتەکە دەدەینە پێشکەشکاری ئەو ڕۆژە، نیوەکەی تر زیاتر بۆ پرسیار و سەرنجی بەشداربووان بەجێدێڵین. بەڵام ئەگەر مامۆستا سیاکۆ بۆ خۆی پرسیارێکی کرد، پرسیاری ئاراستەکردن لە چات بۆکسەکە یان بە قسەکردن، دەتوانن ئەو دەمودەستیش وەڵام بدەنەوە. بۆ زانیاریتان ئەو وێبینارە هاوشێوەی ئەوانی تر تۆمار دەکرێت بە تەواوی کە تەواو بوو. ئەگەر پێویستی بۆ مۆنتاژێکی کەمە بوو، ئەگەر نە دواتر لینکەکە لەگەڵ ئێوە شێر دەکەین، ئەوەش دەتوانن بۆ زۆرترین کەس بینێرن بۆ ئەوەی سوودمەند بن تێیدا. لە هەمان کاتیشدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە زیندی دەگوازرێتەوە. ئەو کەسەی نەیتوانیوە لەبەر هەر هۆکارێک لەگەڵمان بەشدار بێت لە زوومەکە دەتوانێت لەوێ سەیری بکە و ئەگەر پرسیارێکی هەبوو دەتوانێت لەوێ بە کۆمنت پرسیارەکە بکە و ئێمە ئاراستەی بەڕێزیان دەکەین. ئێوەی بەڕێز دەتوانن پرسیار و سەرنجی خۆتان بخەنە ڕوو ئەو کاتێک کە کاتی خۆی هات، هەم بە شێوەی نووسین دەتوانن لە چات بۆکس لێرە لەو زوومە، هەم بە شێوەی دەست بەرزکردنەوە دەتوانن پرسیاری خۆتان بکەن. ئەوەی ناوی نووسیوە پێویست ناکات کە ناوی بنووسێتەوە لە ناو چات بۆکسەکە تەواو. ئەگەرنا دوای برادران لینکی فۆرمەکە دادنێن، ئەوەی پێڕانەگەیشتووە بڕکاتەوە، تەنها یەک کلیک بکە و دوایی بە ئیسراحەت دەتوانین فۆرمی ڕێجستریشنەکە پڕ بکەیەوە. لەگەڵ مامۆستا سیاکۆ بۆ شێوەی پێکاتین کە سلایدەکان لەبەر مستەڵەحات و شتیوا زیاتر ڕەنگە بە ئینگلیزی بێ، بەڵام قسەکردن و ڕوونکردنەوەکە بە زمانی شیرینی کوردی دەبێت بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێوە بێت. وابزانم ئەوەندە بەسە مامۆستا سیاکۆ، با کاتی تر زۆر نەبم. ئێستا تقریبەن 9 دقیقە لە لای من تایمەکە ئەمەش دەگرینەوە، توش دەتوانین لە لای خۆت بگریەوە. معاملەی تێدا هەندێک وەختەکە کێشە نییە، بەڵام دەمانەیە بەشداربووانیش بێبەش نەکەین لە پرسیار و سەرنجەکانی. مامۆستا سیاکۆ دەتوانی ئێستا وێنەکەت زۆر ساف دیارە، دەتوانی سلایدی خۆت شێرکە. ئەگەر بەڕێزان سلایدی خۆمان نابدەن زۆر باش. زۆر زۆر سوپاس دکتۆر هیمداد. بەڕاستی بە خۆم نەمدەتوانی وەسفی خۆم بۆ شێوازە بکەم. مەمنون، ئیشەکە زۆر ئاسان کردم. سڵاو بەڕێزان، شەو باش. هیوادارم هەموو لایەک باش بن. طبعاً سوپاسێکی بێپایان لە بۆ ئەکادیمیای مێگامایند تایبەت دکتۆر هیمداد. بەڕاستی ینی زروفەکەم کەمەک حەساس بوو لە وەختە، بەڵام بە خۆشحاڵیەوە ویستم لەو وێبنارە بەشدار بم، هەروەها سوودێک بە شێوازێک لە شێوازەکان بەوەی بەڕێز بگەینم. طبعاً ئێمە کە باسی پەروەردە و خوێندنی باڵا دەکەین یاخود باسی بازاڕی کار دەکەین، هەمیشە مستەڵەحاتێک یاخود بڵێن دەستەواژەیەکێک کە بەکاری دین ئەوەش پێ دەگوترێ کارامەیەکانی سەدەی 21. طبعاً کارامەیەکانی سەدەی 21 ئەگەر بیان ژمێرین
وەزانم کاتێکی زۆری دەوێتن بەڵام بە نمونە با بڵێن پرۆبلم سۆلڤینگ واتە چارەسەرکردنی کێشەیەک یاخود بڵێن توانای بڕیاردان یاخود پبلیک سپیکینگ کە زۆر بەمان پێویستمان پێیە لە جیهانی ئەمڕۆدا ئەمانە هەمووی با بڵێن چەند نمونەیەکی کارامەیەکانی سەدەی 21ن بەڵام کارامەیەکە زۆر گرنگە و با بڵێن ڕێچکەیەکی لەناو هەموو کارامەیەکانی تر هەیە واتە تۆ باسی هەر کارامەیەک بکەی ئەبێ باسی کۆمیونیکیشن بکەیت تۆ هەر پیشەیەک هەبێ بێ باسی کۆمیونیکیشن بکەیت یعنی پەیوەندیکردنی پیشەگەرانە یاخود بڵێن کارامەیی پەیوەندیکردنی پیشەگەرانە یەکێک لەو کارامەیانەیە کە زۆر جارێمە بە زمانی ئینگلیزی پێ دەڵێن کڕۆس دیسپلین ئەند کڕۆس سکیل واتە بۆ هەموو پێگەیەک کە هەتا پێگەی پیشەیی بیت پێگەی کۆمەڵایەتی بیاخود پێگەی ئەکادیمی بیتن ئەبێ بە شێوەیەکی کاریگەرانە پەیوەندی و مێسێجەکانی خۆمان بگەین. طبعا من ئەمڕۆ لە خزمەتدام لەسەر باو بابەتە گرینگە هەرچەندە بابەتەکە درێژتر لەوەی کەمڕۆ کەڤەری دەکەم و لێرە باسی دەکەم لەبەرەوەی لەگەڵ کۆمیونیکیشن سکیل ئێمە شتێکی تر کە پێدەگوترێ ئەتیکێتی ئیمێل واتە شێوازی ئیمێل نووسین بە شێوەیەکی پرۆفێشناڵانە ئەمەش بەشێکە لە با بڵێن نن ڤێربال کۆمیونیکیشن پەیوەندیکردنی نازارەکی واتە بە شێوەی نووسراو کە ئێستا زۆر باوە لە بازاڕی کار و هەمومان پێویستمان پێ ڕۆژانە ئێستا لە دنیای طبعا دوای کۆڤید و با بڵێن لە سەدەی 21 ئێمە هەمومان پێویستمان بۆیە کە ڕۆژانە ئێمە ئیمێل بەکاربین و ئیمێل بنێرین بۆ ئەو کەسانی کە ڕاستەوخۆ کاریان لەگەڵ دەکەین یاخود ڕۆژانە ئینتەراکشنمان لەگەڵ هەیە بەڵام لەبەر کەمی کاتەکە نەمویست بەڕاستی چکە با بڵێن بە شێوەی ئۆنلاین بابەتەکە چەند کورتتر بیتن ئینترستی زیاترە بۆیە من بەشی ئیمێلەکەم لاداوە بەڵام خۆشحاڵ دەبم لێرەوە بە دکتۆری شادەگەینم کە دوای سەفەرەکەم دەتوانم وێبنارێک تایبەت دابنێم لەسەر ئیمێل ئەتەکێت کە زۆر بەڕاستی لەبەر زۆربەیش جار کە ئێمە کەسێک وەردەگرین بۆ ئیش کەسەی ئیمێلەکەی دەکەین لەوێ ئیمپرێشنێکی باش یا خراپمان لە بۆ دروست دەبێتن کە ڕەنگە بڕیارێکی سەریع خێرا بدەین لەسەر کەسەکە هەرچەندە ڕەنگە کەسەکە تواناشێبێ بەڵام ئیمێلەکە پێمان دەڵێکە بۆ شێوازێ بەهەرحاڵ طبعا بابەتی ئەوڕۆمان پێم وایە ئەو کاتە باشتر دەبێتن و زیاتر کاریگەرتر دەبێتن ئەگەر هەمومان هاوڕابین لەسەر کۆمەڵێک خاڵ یەکێک لەوانە ئەوەیە کە من محاولەم کردووە لەو دانیشتنە چالاکی تێدا بیتن واتە ئێوە بە شێوەیەکی کاریگەرانە بتوانن لە ڕێگەی چات بۆکسەکە وەکو دکتۆر باسی کرد یاخود بە شێوەی دەستبەرزکردنەوە لە ڕێگەی ئایکۆنێک کە لەسەر شاشەکە هەیە مایکەکەت بکەیەوە قسە بکەیت بە خۆشحاڵیەوە بەشدار بین بە شێوەیەکی چالاک لەو چالاکیانێکی ئێمە دەمان بیتن هەروەها هەمیشە گرینگە ئێمە بەڕێزەوە تەعامل لەگەڵ ڕاوبۆچوونی یەکتر بکەین چ لە ڕێگەی چات بۆکسەوە بیت لە ڕێگەی گفتوگۆ دەکرێت لەگەڵ یەکتری هاوڕانە بین بەڵام ئەبێ بەڕێزەوە مامەڵە لەگەڵ یەکتر بکەین هەروەها محاولە بکەن کاتی گفتوگۆکان بە شێوەیەکی پرۆفێشناڵانە و بە شێوەیەکی باش سوود لە کاتەکە وەربگرین هەروەها حاولە بکەن ئۆپن مایند بین واتە بە شێوەیەکی بیرکراوەی فکر بکەینەوە وەگەر با بڵێن وەرەقەیەک و قەڵەمێکشتان لەکن بێتن دەکرێت هەندێکنەوتی وەربگرن و بۆ ئەوەی لە دیسکشنەکان بەشدار بن طبعا هەدەفەکانی ئەم دانیشتنە دوو هەدەفی سەرەکیمان هەیە یەکێک لە هەدەفەکان ئەوەیە کە دێین باسیەوە دەکەین چۆن بتوانین وەسفێکی سڕوپڕ با بڵێن وەسفێکی گرینگ و پڕبەهای کارامەیی پەیوەندیکردن بکەین کە پرۆسەکەی بە چ شێوازێکە هەروەها بۆ گرینگە کۆمیونیکیشن لە جیهانی پیشەیی ئەوجا کە دەڵێن جیهانی پیشەیی دەکرێت لە ناو زانکۆ بێتن لە دەرەوەی زانکۆ بێ لە شوێنی کار بێ یاخود بڵێن لە هەر شوێنێک کە پێویست بکات کۆمیونیکیشنەکە بە شێوەیەکی کاریگەر بێ هەروەها چۆنیەتی بەکارهێنانی کارامەیەکانی زارەکی و نازارەکی لە ژینگەیەکی پیشەیی هەروەک باسم کرد دەکرێت محاولەم کردووە کەڤەری هەم زانکۆ بکەم هەم شوێنی کار بکەم هەم ژیانی ڕۆژانە چکە دەکرێت ئۆدیەنسەکان لە باگراوەندی جیاواز بن طبعا پێشەوەی دەست پێ بکەم پرسیارێکی زۆر جەوهەری هەیە حەز دەکەم ڕای بۆچوونی خۆتان دەرببڕن لێرە دواتر من وەڵامی ئەو پرسیارە لەناو پرزنتیشنەکە
ڕوون دەکەمەوە. ئێمە شتێکمان پێ دەوتێ پوڵ وەکو تاقیکردنەوەیەک وایە، ئایا پێت وایە کامە بەش لە کارامەیی پەیوەندیکردن زیاتر بەکاردەهێنرێتن و زیاتر گرینگە لە ژیانی ڕۆژانە و لە ژیانی ئەکادیمی لە ژیانی با بڵێن پیشەی خۆمان؟ یەکێک لەوانە پێدەگوترێت وشەی بەکارهێنرا و ئایا ئەمە لە پەیوەندیکردن زیاتر وشە بەکاردینین یاخود تۆنی دەنگ بەکاردینین یاخود زمانی جەستە. دەکرێت لە چات بۆکسەکە ئەگەر پێتان وایە ژمارە یەکە ژمارە یەک یان ژمارە دوو یان ژمارە سێ لە چات بۆکسەکە دای بنێن. حەز دەکەم بزانم ئایا سەرنج و تێبینیتان چۆنە؟ دەبینم ژمارەیەک و ژمارە سێ 155 زۆر گرنگە، دەکرێت وەڵامەکە ڕاستەکەبی، بەڵام حەز دەکەین بزانین کامەیان بۆ کامەیانە. هەرسێکیان گرنگن ئەکید. بەدی لانگویج 155 دەکرێت معلوماتەکە ینی زۆر جار بۆ کەسێک کە ڕەنگە نەیزانی بیتن پێی دەڵێن شۆکینگ. من یەکەم جار کە زانیم با بڵێن کامەی لە هەمویان گرنگترە و ڕێژەکەم دیت بەڕاستی ینی پێم سەیر بوو. دەستان خۆش بیتن. طبعاً بەکارهێنانی چات بۆکس زیاتر هاوکارمان دەبی بۆ ئەوەی زیاتر مناقەشەکە ئینتەراکتیڤ بکەین و ئێوەش بەشدار بن. طبعاً دەڕۆمە سەر پرسیارێکی تر وەکو باسم کرد، حەزم لێیە بەشدار بن و بۆی زیاتر بتوانین بابەتەکە چڕوپڕتر بکەین. طبعاً ئێمە هەمومان لە شوێنی کار یاخود بڵێن لە ژیانی پیشەییمان کاتێک هەر هەیە کە ئێمە نەمانتوانێت بە شێوەیەکی کاریگەر پەیوەندی خۆمان بگەین یا واتە مێسێجی خۆمان بگەین. ئەگەر تۆ وەکو خۆت بیر لە کاتێک بکەیەوە کە با بڵێن پەیوەندیکردنەکەت پەیوەندێکی سەرکەوتوو نەبوو و بوو پێت وایە سەرکەوتوو نەبوو. بۆ نمونە من یەکەم با بڵێن پرزنتیشنم کە لە بریتانیا لە زانکۆی برونێل کرد، بەڕاستی لەبەرەوەی پێشتر کە پرزنتیشنم نەکرد بوو بۆ من زۆر ناخۆش بوو، سرێسێکی گەلێک زۆرم هەبوو. ئەوەش بۆیە وا بوو لەبەرەوەی من ڕانەهێنرا بووم بۆی کە بتوانم پرزنتیشن بکەم و لە هەمان کاتدا بۆ من ژینگەیەکی نوێ بوو. دەکرێت بۆ ئێوەش هەرێکە شتێکتان هەبێتن کە کاتێک کە تۆ پرزنتیشنێک یاخود بڵێن شوێنێک لە دانیشتنێک گفتوگویەک کرد و گفتوگویەکە پێت وا بووە نەتیجەی باشی نەبووە، دەکرێت بۆ وا بووە ینی هۆکارەکەی چی بووە بەڕای تۆ. دواتر کە دەین باز دەکەین ڕەنگە زۆر شت هەیە بۆ ڕوون ببیتەوە لە کاتی بەکارهێنانی گفتوگۆ و چۆن بتوانین ئەم گفتوگۆی وا لێ بکەین جاری داهات و سەرکەوتوو بیتن و شوێنی خۆی بگریت. ئەگەر کەسێک حەز بکاتن لە چات بۆکسەکە شەرم کردن بە دڵنیاییەوە یەکێک لەو خاڵانەیە کە وا دەکا سترێست بۆ دروست بیتن، بەڵام بە هەمان شێوە کۆمەڵێک تەکنیکمان هەیە بۆی سترێس مانجمنتی پێ بکەین. دەکرێت ئەمەش لە سمینارێک و با بڵێن لە بابەتێکی جیاواز باسی بکەین. پلانێکی باش نەبێ ئەکید afraid of making mistakes، بە هەمان شێوە زۆر بەمان ترسمان لەوەی هەیە کە پەرفێکت نەبین. شەرم و باوەڕ نەبوون بە تواناکان ئەمەش دەکرێت یەکێک لە هۆکارەکان بێتن بە دڵنیاییەوە. هەبوونی ئەودیانسێکی زۆر کۆمەڵێک فیست لە پێشمان ڕاوستی ئەکید هەموو کەسێک با بڵێن خولەکی یەکەم و دووەم سترێس هەر هەیە. ئەگەر تەنانەت باشترین پبلیک سپیکەریش کە بەڕای من باراک ئۆباما یەکەم پبلیک سپیکەرە کە کۆمیونیکیشنەکەی زۆر ئفێکتیڤە. ئەگەر لی بپرسین ئایا تۆ شەرمت هەیە ترست هەیە کە سەرەتا قسە دەکەی ئەکید دەڵێت دقەی یەکەم و دووەم سترێسم هەیە بەڵام دواتر سترێسەکەم مانێج دەکەم. The first presentation دیارە یان شەرم دیسان self confidence بە دڵنیاییەوە طبعا ئەوانە هەمویان کۆمەڵێک با بڵێن خاڵی لاوازی زۆربەی کەسەکانن، لەبەرەوەی ئێمە وەکو ئینسان هەمومان ترسمان لەوەی هەیە غەڵەت بکەین، هەمومان ترسمان لەوەی هەیە کە خەڵک تەماشام بکە، ترسمان لەوەیە کە با بڵێن توانای ئەوەمان نەبی یاخود بڵێن زۆر جار نەگەتیڤ سێلف ئیمێج دروست دەکەین، پێت وایە کە تۆ باشنی بەڵام لە حەقیقەتدا ڕەنگە وانە بێتن. طبعا بۆ ئەوەی بتوانم مانێجی کاتەکە بکەم دەڕۆینە سەر سلایدی داهاتوو. من محاولم کردووە سەرەتاکە زۆر ڕاوبۆچوونی ئەوە وەربگرم، دواتر من قسە بکەم و لە هەمان کاتدا دواتر پرسیارەکەمان دەبیتن.
ئەگەر پرسیارێک بکەین با بڵێن پێناسەیەکی کۆمیونیکیشن بکەین تۆ وەکو خۆت پێت وایە کۆمیونیکیشن چییە ئەگەر بۆ نمونە تۆ باسی کارامەیی پەیوەندیکردن بکەی بۆ برادێک چۆن دەتوانی بە ڕستەیەک با بڵێن بە چەند وشەیەک وەسفی کارامەیی گفتوگۆ بکەیت بە هەمان شێوە گەر لە چات بۆکسەکە شتێک هەبی بینووسن حەزم لێ سەرنج و تێبینی ئێوە بزانم دەکرێت هەر پێناسەیەک بی بۆ نمونە کەسێک دەپرسی پێت وایە کۆمیونیکیشن چییە being able to express yourself بە دڵنیاییەوە توانایی دەربڕینی خۆت بە شێوەیەکی کاریگەرانە وەکو دکتۆر بەڕاستی ینی I was very impressed ینی شێوازی دەربڕینەکە و وەسفکردنەکە و تۆنالیتیەکەی بە هەموو شێوەیەک ینی زۆر زۆر ئینگەیجینگ بوو ینی کاتێک کە کەسێک قسە دەکاتن وای لێ دەکا کە گوێڕاگربی بۆی هەروەها دەکرێت communication the power of convincing others ئەوەیەک لە خاڵهارە گرنگەکانە شارەزای و ڕاهاتن لەسەر پەیوەندیکردن بە کاسانی چواردەوروبەر توانایەوەی کە تۆ پەیامەکەت بە باشی بگەینی persuading others زیرەکانە گەیاندنی ئەوەی کە دەتەوێتن طبعا دەستان خۆش بیتن ئەوانە هەمووی وەڵامی ڕاست و دروستن بەڕای من کۆمیونیکیشن بریتی نییە لە گفتوگۆکردن بریتە لەوەی چۆن گفتوگۆ دەکەی بە بەکارهێنانی کۆمەڵێک ئامراز و کۆمەڵێک با بڵێن میکانیزم کە وا دەکات هەم مێسێجەکە بە شێوەیەکی کاریگەری بکات هەم مێسێجەکە بە شێوەیەکی کاریگەر وەربگیرێتن گواستنەوەی زانیاری لە ڕێگەی قسەکردن و نووسین دەکرێت لە ڕێگەی زیاتر لە قسەکردن و نووسین بیتن process of exchanging ideas, thoughts, opinions دەست خۆش بێ ئەمەش وەڵامێکی زۆر دروستە ئەی پرسیارێکی تر چەند زۆر پەیوەندیکردنمان هەیە پێتان وایە چەند زۆر پەیوەندیکردنمان هەیە دوو جۆر زارەکی و نازارەکی verbal non-verbal زارەکی و نازارەکی دوو جۆر formal and informal فەرمی و نافەرمی verbal and non-verbal communication چوار جۆر زۆر باشە هیوادارم بتوانین لە ماوەی پرزنتیشنە کۆمەڵێک لەو پرسیارانە بە شێوەیەکی مباشر و غێر مباشر بتوانین وەڵامیان پرسیارانە بدەینەوە طبعا کۆمیونیکیشن وەکو پەیوەندیکردن من زۆربەی جار مصطلحاتێک کە بەکاردێنم پێی دەڵێم گلو واتە ها دووشت کە پێکەوە دڵکێنی وەکو سکۆتینێک کە پێکەوە ڕەبتیان دەکەی کۆمیونیکیشن بە هەمان شێوە بریتی نییە لە ناردنی زانیاریەک بریتیش نییە لە وەرگرتنی زانیارێک بەڵکو بریتیە لە ناردن و وەرگرتنی زانیارە واتە ناردنی پەیامێک بۆ کەسی بەرامبەر هەروەها وەرگرتنی پەیامەکە بە شێوەیەکی کاریگەر لەبەرەوەی ئێمە لە کۆمیونیکیشن شتێکمانیە بە ناوی یەک تاکەشت زۆر جاریش پێی دەگوترێن two-way street واتە چۆن ڕێگایەک دوو شۆستەی هەیە بە هەمان شێوە کۆمیونیکیشن دوو باڵی هەیە و دوو سایدی هەیە ئەبێ هەردووکیان مطابق من پێکەوە بۆ ئەوی کۆمیونیکیشنەکە بە شێوەیەکی کاریگەر بڕوات بۆ وەرگرەکە هەروەها بۆ وەرگرەکەش بە هەمان شێوە بێتەوە طبعا بریتیە لە دروستکردنی تێگەیشتنێک لە نێوان دوو کەس و چەند کەسێک و کۆمەڵێک کەس کۆمیونیکیشن ئەو کاتە پێی ناگوترێت پەیوەندیکردنێکی کاریگەر ئەگەر ناتێگەیشتنی تێدابێ ناڕوونی تێدابێت کە دواتر باز دەکەین چۆن وا دەکەین ناڕوونی لە ناو پەیوەندیکردندا نەبێتن هەروەها وەکو باسم کرد بریتیە لە پێکبەستنی دوو کەس چۆن ئێمە عیلاقاتمان بەقوت دەکەین لەگەڵ خەڵک تەنها لە ڕێگەی کۆمیونیکیشنە دەکرێت کۆمیونیکیشنەکە بە شێوەی ڤێربال بێن ڤێربال بێ وەکو ئێوە باستان کرد طبعا کۆمەڵێک لەو کاتەگۆریانە لەو بەشانەی کە لە ناو ڤێربال و نەن ڤێربال کۆمیونیکیشن هەن بریتین لە ڤێربال زارەکی واتە بە شێوەی زارەکی من قسە دەکەم written دەکرێت لە چات بۆکسەکە ئێشتا شتێک بنووسم
listening ئەو کاتێک کە گوێ دەگرم non verbal دەکرێت body language وی زمانی جستە بی یاخود بڵێن دەین باسی زمانی جستە دەکەین کە چەند شێوازی هەیە و چەند تەکنیک و چەند با بڵێن ئامراز هەیە کە دەتوانین بەکاریان بینن. ئایا ئەو وێنەیە کە ئێستا دەیبین لەسەر شاشەکە ئەو با بڵێن ئافرەتە چ جۆرە پەیوەندیکردنێک پراکتیزە دەکە؟ ئایا ڤێرباڵە نن ڤێرباڵە ڕوتین کۆمیونیکیشنە؟ گەردیسان لە چات بۆکسەکە پێم بڵێن. دڵنیاییەوە ڤیژوال کۆمیونیکیشن و ڕوتین کۆمیونیکیشنمان هەیە، بەڵام بە هەمان شێوە ئەمانە هەمویان بریتین لە دەربڕینی با بڵێن مێسێجێک. ڕوتین کۆمیونیکیشنە دیارە پێتان وایە ڕوتین کۆمیونیکیشنە زۆر باشە. ئەو پەیوەندیەک ئێستا لەسەر شاشەکە دەبینن پەیوەندی وێنەی ئەو پەیوەندیەک ئێستا لەسەر شاشەکە دەبین کەسێک دەکرێت خاوەنکارێک بێ یا با بڵێن مامۆستایەک بێ، دەکرێت قوتابیەک بێتن لە ڕێگەی پەیوەندیکردن نامەیەک با بڵێن پەیوەندیەکی ئەلکترۆنی ئیمێلی نامەیەک دەنێری بۆ کەسێک، دەکرێت هاوپیشەی بی، دەکرێت شوێنی کاربی، دەکرێت زانکۆ بێتن یان هەر شوێنێکی یا بڵێن شوێنێکی پیشەی بێتن. طبعاً کە دەڵێن کۆمیونیکیشن گرینگە ئەمە لە خۆمان ناین باسی کۆمیونیکیشن بکەین وەکو یەکێک لە سکیلە با بڵێن کارامەیە هەرە گرینگەکانی بازاڕی کار. طبعاً من بەخۆم لە ساڵی 2015 سێرڤەیەکمان کرد لەگەڵ 109 کۆمپانیا، باسی ئەومان کرد کە ئایا ئەو کارامەیانە چین کە زۆر گرینگن لە بازاڕی کار پێویستە قوتابیان خۆیان ئامادە بکەن یاخود بڵێن زانکۆکان پێویستە کار لەسەر بکەن، مەوەکو مامۆستا چەند پێویستمان پێیە. طبعاً خۆشبەختانە کۆمیونیکیشن سکیل یەکێک بوو لە کارامەی هەرێ گرینگەکانی بازاڕی کارواتە هەم بۆ چاوپێکەوتن هەم بۆ با بڵێن کارکردن لە شوێنێک و بەکارهێنانی توانای گفتوگۆکردن. خاوەنکارەکان پێیان وا بوو یەکێک لە کارامەی هەرە گرینگەکانە بۆی کەسێک بتوانی لە ژینگەیەکی ئەکادیمی، ژینگەیەکی پرۆفێشناڵ، ژینگەیەکی بزنسی بتوانیت تێدا سەرکەوتو بیتن. طبعاً هەر لەسەرەوە ساسەشە ئێمە لەگەڵ زانکۆکان با بڵێن وەکو ڕێکخراویش زۆر تەرکیز لەسەرەوە دەکەینەوە. بازاڕی کاری ئێستا زۆر گۆڕاوە، ئێمە دەزانین کە هەبوونی شەهادەیەک ڕەنگە نەتوانێتن تۆ بەو ئاراستەیە بەبا کە تۆ خودی خۆ دەتەوێتن، بەڵکو کارامەیەکانی سەدەی 21 زۆر گرنگن. یەکێک لەوانش کە کۆمیونیکیشن سکیلە و لە هەمان کاتدا کۆمیونیکیشن سکیل لەناو هەموو بوارەکانی هەیە. هەروەک جەوهەر دیارە لە چات بۆکسەکەی نووسی communication can be the key to achieving many of our goals. طبعاً هاوڕام لەبەرەوەی ئێمە دواتر باز دەکەم بە هەر شێوازێک ئێمە تەنانەت قسەش نەکەین ڕاوەستانێکیشمان هەبێتن لەگەڵ کەسێکی بەرامبەر دەکرێت کەسی بەرامبەر خوێندنەوە بۆ مێسێجانەمان بکە لە ڕێگەی دەموچاوە، لە ڕێگەی بۆ نمونە هەڵست و کەوتەوە، لە ڕێگەی ڕەفتارەوە. هەموو ئەمانە کۆمەڵێک مێسێجن کە پێیان دەگوترێت کۆدینگ مێسێجز، ئەوانە ئەبێت دیکۆد بکرێن، کەسی بەرامبەر خوێندنەوەیان بۆ دەکە. بۆیە زۆربەی جار خوێندنەوە بۆ مێسێجەکان ڕەنگە ببیتە هەڵە تێگەیشتن. هەر بۆیەش بەڕاستی گوێگرتن و با بڵێن تێگەیشتن لە پەیوەندیکردن زۆر گرینگە بۆ ئەوەی ئەو ناتێگەیشتنە دروست نەبیتن. ئێستا دەین باسیەوە دەکەین گرینگی کۆمیونیکیشن سکیل چییە؟ طبعاً باز دەکەین کۆمیونیکیشن سکیل گرینگە، بەڵام بۆ پێمان وایە گرینگە. طبعاً ئەبێ جستیفیکیشنێکمان هەبێت کە بۆ گرینگە. وان کۆمیونیکیشن سکیل کارامەی پەیوەندیکردن یەکێک لە کارامەی هەرە گرینگەکانە in every job and every environment. واتە تۆ قوتابی بی، مامۆستا بی، دکتۆر بی، مهندس بی، یاخود بڵێن خاوەنکارێک بی، قائیدێک بی، سەرۆکێک بی، ژنی ماڵەوە بی، ینی نەخیندەوارێک بی، هەمومان پێویستمان بە شێوەیەکی کاریگەر بتوانین گفتوگۆ بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو تێگەیشتنە گرینگە ژینگەیە سەلامەتیە دروست بکەین بۆ ئەوەی هاودەنگی و با بڵێن هاو ئاهەنگی دروست بیتن. هەر لەسەرەوە ینی building relationship ئەو تۆڕبەندیکردن هەموو ئەمە لەسەر پەیوەندیکردنەوە. دەکرێت یەک ئیمێل تۆنێکی زۆر خراپ بۆ دروست بکاتن لەبەرەوەی کەسەکە ناتبینی، بەڵام لە ڕێگەی بەکارهێنانی چەند وشەیەک کە بۆ مامۆستایەک دەینێری ڕەنگە مامۆستایەکە
ئیمێلەکەت بە شێوەیەکی زۆر نەگاتیڤ وەربگریتن لە هەمان کاتدا حتا تۆنی دەنگەکەت دەکرێت زۆر جار تۆنی دەنگەکەت بە شێوازێک بیکە ڕەنگە کەسی بەرامبەر پێی وابێتن هاوارکردنە لەسەر شخصەکە ڕەنگە تۆ مەبەستت نەبی بەڵام نەتوانی بێتن بە شێوەیەکی کاریگەر ئەم پەیوەندی بگەینی طبعا ئێمە هەمومان دەزانین technical skill, financial and other hard skills. Hard skills هي hard skill بریتیە لەو کارامەیانەی کە کارامەی ڕقەکان واتە بۆ لە تۆ لە بەشی ماتماتیک دەخینی واتە لە با بڵێن لە بەشی کۆمپیوتەر دەخینی ئەبێ هەموو بەشەکانی کۆمپیوتەر و ئەو معادلانە باش بزانی بەڵام هەبوونی زانیاریەک لەگەڵ نەبوونی با بڵێن توانای پەیوەندیکردن دەکرێت وا بکاتن ئەو زانیاری کە هەتا نەتوانی بە باشی بیگەینی بۆیە زۆربەی جار ئێمە لە گفتوگۆکان لە دانیشتەکان لە ناوپۆلەکانی خوێندن کە دادەنیشین گلەی لەوە دەکەین کە فلانە مامۆستایە زۆر زیرەکە زۆر معلوماتی پێ بەڵام توانای دەربڕینی کەمە واتە ناتوانانی قوتابی تێبگەینی یان قوتابێک ناتوانانی مامۆستا تێبگەینی یان کەسێک شتێکمان بۆ دەخینیتەوە ڕەنگە بە شێوازێک نەخوێندی بێتەوە کە ڕوون و ئاشکرا بێتن ئێمە سەرنجمان بۆ ڕانەکێشابێتن ببێتە هۆی دروستبوونی ناتێگەیشتن طبعا بۆیە کۆمیونیکیشن وا دەکا پۆلیشی سکیلەکەت دەکاتن واتە بۆ نمونە چۆن تۆ دەکرێت پێڵاوێکت هەیە پێڵاوە بەڵێ جوانە بەڵام کە پۆلیشی دەکەی پێڵاوکە شاینینگتر دەبێتن بە هەمان شێوە نۆڵێجەکە بۆ شێوازە گرینگە ئەو کاتێک کە کۆمیونیکیشن دلیڤەری مەسێجەکەی لەگەڵ دابی بە شێوەیەکی کاریگەر طبعا ئێمە زۆربەی جار لەگەڵ قوتابیەکان لەگەڵ مامۆستایان لەگەڵ پرۆفێشناڵەکان یعنی لە گشت بوارەکان باسیەوە دەکەین کە بۆچی گرینگە ئێمە وەکو مامۆستا وەکو قوتابی وەکو کەسێک کە بە دوای کاردا دەگەڕین باش خۆمان ئامادە بکەین بۆ کۆمیونیکیشن سکیل لەبەرەوەی تۆ بۆ هەر شوێنێک دەڕۆی پێویستی بە گفتوگۆکردن پێویستی بە قەناعەتێنان وەکو زۆربەتان لە چات بۆکسەکە باستان کرد the power of convincing others persuasion یعنی ئەمە ئەو شانە بەکاردێنین بۆ ئەوەی بتوانین قەناعەتێک دروستکەین چۆن ئەم قەناعەتە دروست دەکەێت تەنها لە ڕێگەی هەبوونی پەیوەندیەکی کاریگەر طبعا good communication skill are absolutely necessary يعني it's a must يعني شتێک نییە تۆ بڵێن ئایا هەبی یان نەبیتن دەکرێت تۆ decision makerێکی باش نەبی بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێت تۆ communicationت باش نەبیتن طبعا ئەگەر بتەوێت ببیە قائد ببیە لیدەر ببیە مامۆستایەکی باش بێت یا قوتابیەکی سەرکەوتوو ئەبێ لە ڕووی communicationەوە communicationەکەت زۆر باش بێتن moving on طبعا کە ئەمە باسی دیسان communication دەکەین ئێمە من لە دوو بوار باسی دەکەم یەکێکیان professional setting واتە تۆ کە لە کۆمپانیایەک لە شوێنێک کار دەکەی طبعا ئێمە verbal communication مان هەیە واتە پەیوەندی زارەکی پەیوەندی گوێگرتنمان هەیە طبعا کە تۆ قسە دەکەی ئەبێ گوێگریش بی ناکرێت تۆ قسە بکەی و گوێگر نەبی هەروەها پەیوەندی نووسینمان هەیە دەکرێت لە ڕێگەی ئیمێل بیان هەر شێوازێک بیتن هەروە نەن verbal communicationشمان هەیە کە زۆربەی جا پێی دەڵێن زمانی جەستە طبعا ڤێربالەکە شێوازی گفتوگۆکردنە بە شێوەیەکی ڕاستەوخۆواتە من ئێستا ڕاستەوخۆ لەگەڵەوە قسە دەکەم ڕاستەوخۆ بۆ نمونە من لەگەڵ کلاینتەکان لەگەڵ سوپەرڤایزەرەکان لەگەڵ کەسانی تر بۆ ئەوی بتوانم ئەو قەناعەتە دروست بکەم کە پێویستە هەروەها بۆ نمونە بۆ presenting information دەربڕینی زانیاریەک بە کەسی بەرامبەرە listening بریتیە لە تێگەیشتن هەروەها لەگەڵ تێگەیشتن خوێندنەوەی ئەو ئیمۆشنانەی کە لە کەسەکە هەیە بۆ نمونە شێوازی قسەکردن تۆنی قسەکردنەکەی دەگۆڕێتن هەروەها لەگەڵ تۆنەکە دەکرێت ئیمۆشنەکانی کەسەکە بۆ نەگەر کەسێک بە شێوەیەکی دڵخۆشانە قسە بکات تۆ لە دەموچاوی ڕادەبینی کە تۆنەکەی بەو شێوازەیە توانای گوێگرتن بەڕاستی یارمەتی دەدە بۆ ئەوی بتوانی بەسەر ئەو هەموو تەنگ و ئاستەنگانەدا زاڵ ببی کە لە کاتی هەبوونی پرۆجێکتەکان ئەساینمنتێک زۆربەی جار بەڕاستی من گلەی دەکەم لۆی کە حتا لە محازەڕەکان لە چالاکیەکان بەرەوەی ڕەنگە قوتابی نەتوانێتن بە شێوەیەکی کاریگەر گوێ بگریتن ناتوانی تعلیماتەکان بە باشی وەرگریت طبعا تۆ گەر تعلیماتەکان ڕێنماییەکانی چالاکیەکت بە باشی وەرنەگرت پێم وانێت تۆ بتوانی بە شێوەیەکی کاریگەر چالاکیەکە ئەنجام دێ بۆی زۆربەی جار ناتێگەیشتن دروست دەبێت گوێگرتنێکی باش بریتیە لە وەڵامێکی باش بریتیە لەوەی کە تۆ بتوانی بە باشتر وەڵام بۆ پرسیارێک بۆ سیچویشنێک ئیشێک هەروەها
طبعا رايتینگ زۆر گرینگە زۆر بەمان لە جیهانی ئەمڕۆدا رايتینگمان باش نییە لە بەرەوەی تەکنۆلۆژیا بەکاردێنین چ دەکرێت لە ڕێگەی ئیمێل بیان ئۆتۆ کوڕکشن زۆر بەکاردێنین زۆربەی جار کە شتێک دەنووسین ئیمێل غەڵەتی ئیملایمان هەیە ئەمەش دەکرێت دروستکردنی بوونی غەڵەتی وا دەکاتن ناتێگەیشتن دروست بکە لە ڕێگەی لێتەرێک بی ئیمێلێک بیتن وشەیەک دەکرێت کاریگەریەکی خراپی هەبی طبعا نان ڤێربال کۆمیونیکیشن لە ڕووی سنسیتیڤیتی بەدی لانگویجەوە زۆر گرینگە تۆ ئەبێ زۆر کاریگەرانە زۆر زیرەکانە ژیرانە بتوانی ئەو سیگنالانە بەکاربینی کە بۆ زمانی جستە بەکاردێن بۆ لە ڕێگەی فەیسەوەیە بۆن لە ڕێگەی ئاماژەی دەستەوەیە یا با بڵێن شێوازی ڕاوەستانە ئەمانە هەمویان با بڵێن مێسێجێک دەدات بە کەسی بەرامبەر حتا کەسێک کە دانیشتۆ بۆ منۆ قسە ناکە بەڵام تۆ دەتوانی مێسێجەکانی وەربگری ئایا شێوازی دانیشتنی بە شێوازەکە ئایا شێوازەکەی باشە خراپە چ جۆرە مێسێجێک دەدات بۆیە بەڕاستی زۆر گرینگە بە شێوەیەکی زۆر سنسیتیڤانە زۆر حساسانە معاملە لەگەڵەوە بکەین لە میتینگەکان زۆربەی جار ئێمە من لە چات بۆکسەکە شتێک دەخینەوە باسی ئەوەی دەکا کە زۆر اعتیماد لەسەر تەکنۆلۆژیا دەکەی بۆ ئیملا و ڕێنووسوانە بالضبط طبعا دەست خۆش بیتن من زۆر لە تێنە گەیشتم بەڵام زۆر گرینگە بەڕاستی تۆ لەگەڵ تەکنۆلۆژیاکە بتوانی بەخۆت پراکتیزێ شتە بکەیت بۆی بتوانی کۆمیونیکیشنەکەت بە شێوەیەکی کاریگەر بێ هەروە لە بزنس میتینگەکان ئێمە زۆربەی جار شێوازی تەوانە تەکێتی میتینگ هەیە تەکێتی با بڵێن کۆمیونیکیشن لە بواری جیاواز هەیە ئەبێ ئەمانە هەمووی لە بەرچاو بگریت طبعا هەموو کۆمپانیاک هەموو شوێنێک گایدلاینی کۆد ئۆف کۆندەکتی خۆی هەیە واتە قەواعد سلوکی خۆی هەیە ڕێنوێنی چۆنیەتی بۆ نمونە چوون بۆ میتینگێک چۆنیەتی جل لەبەرکردن چۆنیەتی با بڵێن ناساندنی کەسێک خودی خۆت ئەمانە هەموو پێویستی بە کۆمەڵێک ڕێنمایە لە ژینگەی جیاواز طبعا بواری دووەمیان کە کۆمیونیکیشن تێدا زۆر گرینگەوە بریتێ لەوەی کە زۆر تایبەتە بۆ کەسانی کە بە دوای کاردا دەگەڕن یا خۆ بڵێن لە کۆمپانیایەکیش دەکەنیان بە دوای کارێک دەگەڕن لە کۆمپانیاکان communication skill for career preparation بۆ ئامادەکاری بۆ بازاڕی کار و بۆ پیشە طبعا بە هەمان شێوە ئێمە verbal communication listening writing and non-verbal هەیە طبعا زۆر گرینگە تۆ لە ژینگەیەکی پرۆفێشنال بە تایبەتی کەرتی تایبەت کە کار دەکەیت تۆ کار لەگەڵ کۆمەڵێک کەس دەکەیت کۆمەڵێک باگراوند بی کۆمەڵێک کەسی پرۆفێشنال بیتن لە ئاستی جیاوازن بۆیە ئەبێ زۆر با بڵێن کاریگەرانە زۆر بە دەقیقی بتوانی ئەو ئینتەرئاکشنە لەگەڵ خاوەن کار بکەی یاخود لەگەڵ ستاف مێمبەرەکانت بکەی لەگەڵ ئەو کەسانە بکەین کە ڕکروتەرن واتە ئەوانەی کە خەڵک وەردەگرن بۆ کار طبعا کۆمیونیکیشن بە شێوەیەکی ڤێربال بریتیە لە ینی من زۆر جار باسیەوە دەکەم دەڵێم کۆمیونیکیشن ئامرازێکە دەکرێت بە بازارکردنی پێ بکەی بە بازارکردنی سکیلەکانی خۆتی پێ بکەی بتوانی قەنەعەت بە کەسی بەرامبەر بینی بە تایبەتی کە دەچیە پانەڵ ئینتەرویۆک ڕەنگە تۆ سیڤیەکەتەوەندە بەقوت نەبی ڕەنگە معلوماتەکەتەوە زۆر نەبی بەڵام بە شێوازی کاریگەری قسەکردنەکەت کۆمیونیکیشنەکەت ڕەنگە وا لە خاوەنکارەکە بکە بڵێ من کەسێکی وام دەوێتن زۆربەی جار من لە ئەزمموی کارکردنی خۆم کە زۆربەی پانەلەکان بەشدارم لە ئینتەرویۆوانە طبعا کۆمیونیکیشنەکە زۆربەی جار وای کردیە کە ئێمە بڕیار لەسەر شخصەکە بێڵێ سیڤیەکەی زۆر باشە معلوماتەکانیشی باشە ئەکسپیریانسیشی زۆر باشە بەڵام پرۆفێشناڵانە تەعامل ناکاتن ئەمە دەکرێت پۆینتێکی زۆر نەگەتیڤ و نەرێنی بێت دواتر کە لەگەڵ کۆمپانیاکەیش بکە دەکرێت ئیمێجێکی خراپ بۆ کۆمپانیاکە دروست بکە بە تایبەتی لە کاتی چوون بۆ میتینگێک یاخود بڵێن باسکردنی میشن و ڤیژنی کۆمپانیاکە پرزنتکردنی ئەو معلوماتانە لەسەر خۆت بە شێوەیەکی کلێرلی ینی حتا کە تۆ خودی خۆت دەناسێنی دواتر سێلف هۆموەرکەکەم هەیە تەنها لە بۆ خۆتانە دوای بیکەن و پراکتیزەی لەسەر بکەن چۆن خۆت دەناسێنی ینی بەداخەوە ینی زۆر بەمان توانای ئەوەمان نییە بتوانین چۆن خۆمان بناسین ینی لە ئینتەرویوەکە بە کەسێک دەڵێن خۆت بناسینە بەداخەوە ڕەنگە نەتوانێتن بە شێوازێکی وا خۆ بناسینی کە و معلوماتی گرینگە ئەمانە باز بکەن دەکرێت بسی معلوماتی لابەلا باز بکە کە ڕەنگە گرنگ نەبی بۆ ئیڤنتەکە با بڵێن بۆ پانەلەکە طبعا وەکو لیسنینگ باسم کرد زۆر گرینگە تۆ گوێگرێکی باش بی لە کاتی ئینتەرویو طبعا ئینتەرویو یەکێک لەو
لەو خاڵە گرنگانەیە کە وا دەکات بڕیار لەسەر ئەوە بدرێ ئایا تۆ کەسێکی باشی بۆ کۆمپانیا یاخود بڵێن ینی دەرەچەیەکی دەکرێت باش بیان خراپێتن بەگوێرەوەی کە چۆن تەعامل لەگەڵ دەکەن هەروە ڕایتینگ کە بەداخەوە ینی لە سەدەی 21 هەمومان ئاگادارین لەوەی کە ئێستا هەموو دنیا کار لەسەر ئیمێل دەکاتن ڕۆژانە بەدەیان ئیمێل بۆ یەکتر دەنێرین و دەنووسین بەداخەوە دەبینی ئیمێلمان لە بۆ دێتن سەبجەکتەکەی فول ماشەڵڵا معلوماتە بەدیەکەی بەتاڵە بەدیەکەی فول معلوماتی گرینگە سەبجەکتەکە هیچی تێدا نەنووسرایە کەڤەر لێتەر زۆر گرینگە تۆ کەڤەر لێتەرێکی باش هەبی چۆن بتوانی کارامەوەی سکیلەکانی خۆت لەوێ باز بکەی کە نەتوانانی لە سیڤەکەت باز بکەیت لینکدین پروفایل یەکێک لەو پلاتفۆرمانەیە کە بۆ بزنس و ئەکادیمیا و بۆ سوشال میدیاش بەکاردێتن وا سوشال میدیاکانیش بەعام چۆن بتوانین تەعاملێکی باشی لەگەڵ بکەین نەن ڤێربال کۆمیونیکیشن طبعا بریتیە لە هەموو ئەو ئامراز و ئەو بەکارهێنانی ئامرازەکانی جەستا هەم لە ڕووی ئەپیرەنس لە ڕووی جلکوبەرێک لە ڕووی شێوازی ڕاوەستان لە ڕووی ئای کۆنتاکت زۆربەی جار کاتێک کە قسە لەگەڵ کەسێک دەکەی not speaking to the eyes ئەوە ڕەنگە disrespect بی لە هەندێک کەڵچەر کە تۆ تەماشی ناوچاوینەکەی ڕەنگە باوەڕ بە گفتوگویەکەت نەکە باوەڕ بە کۆمیونیکیشنەکە نەکە بەڵام کە تۆ قسە دەکەی و تەماشی ناوچاوی کەسەکەی مطابقی کۆنتاکتەکەی دەکەی لەگەڵ کەسەکە هەم ئینترستەکە زیاد دەبی هەم ئینگیجمنتەکە زیاد دەبیتن و هەروەها it's more credible یعنی بە معلوماتەکەت credible ترە و self confidence دەبی لەو حالەتە طبعا ئەو پرسیارەی کە سەرەتا باسم کرد ئایا کامە بەشی کۆمیونیکیشن لە هەموویان گرنگترە طبعا بەدی لانگویج ئەگەر تەماشا بکەین 155 کۆمیونیکیشنی داگیر کردووە واتە بەدی لانگویج یەکێکە لە هەرە ئەسپێکتە گرنگەکانی کۆمیونیکیشن طبعا تۆن ئۆف ڤۆیس بە ڕانکی دووەم دێتن words used shocking بەڕاستی یعنی ئێمە زۆر بەمان پێمان وایە گفتوگۆکردن بریتیە لە قسەکردن بەڵام ئەوەندەی بریتیە لە زمانی جەستە و با بڵێن تۆنی دەنگ ئەوەندە بریتی نییە لە بەکارهێنانی وشە بۆیە هەوڵ بدەن محاولە بکەن زمانی جەستە زۆر گرینگە هەم لە قسەکردن هەم لە گفتوگۆ دەکرێت شێوازی با بڵێن زۆربەی جار کە تۆ گوێ لە کەسێک دەگری کانی کە سەریش لەگەڵ دەجوولێنی با بڵێن نۆدینگ دەکەی ئەمەش زمانی جەستەیە خود بڵێن facial expression showing emotions on your face ئەمانە هەموو شێوازی ڕاوەستانە شێوازی بۆ نمونە ڕاگررتنی دەستەکانت ئەمانە هەمووی مێسێجیان هەیە و مێسێجەکان دەردەبڕن طبعا بۆ دڵنیایی لەمە نمونەیەکی زۆر زیندوومان هەیە کە هەمومان تەعامل کردمان لەگەڵ منداڵی بچوو کە منداڵێک نازانی چ ڕەگەزێکە با بڵێن چ ڕیسێکە چ ناشناڵیتیەکە چ ئاین و نەتەوەیەکە بەڵام زۆر بە شێوەیەکی کاریگەریانە تەعامل لەگەڵ بە تایبەتی دایکی دەکاتن بە ئەمەش پیشان دەدا کە کۆمیونیکیشن بریتی نییە لە بەکارهێنانی وشە بەڵکو بریتیە لە بەکارهێنانی بەدی لانگویج و تۆنالیتی واتە منداڵێک کە نازانی قسە بکاتن بەڵام لە ڕێگەی تۆنی ڤۆیسەوە هەروەها لە ڕێگەی زمانی جستەوە دەتوانی کۆمیونیکیشنێکی باش بکە لەگەڵ کەسی بەرامبەر بە تایبەتی دایکی باوکی یان بۆ منە خوشکبراکانی ئەو کەسانێکە لە دەوروبەریتن طبعا کاتێک کە کۆمیونیکیشن با بڵێن زعیف بیتن واتە بە شوێنی خۆی نەگات واتە کاریگەر نەبیتن دەکرێت کاریگەری خراپی هەبیتن یەکێک لەوانە بریتیە لە کەمکردنەوەی بەرهەم و بەرهەمهێنان واتە تۆ ئەگەر قوتابیەک بی نەتوانی کۆمیونیکیشن بە شێوازێکی باش بکەن دەکرێت ببیتە هۆی دروستبوونی هەندێک ناتێگەیشتن دەکرێت ببیتە هۆی ئەوەی کە مارکەکانت دەرەجەکانت کەمتر بی تێگەیشتنت با بڵێن باشتر نەبیتن دەکرێت تواناکانت زیاتر بەرەو پێشەوە نەبێت طبعا via email زۆربەی جاری ایمیلێک دەنێرین کۆمیونیکیشنەکە ناتەواوە دەکرێت back and forth ایمیلینگ دروست دەبیتن دواتر sorry I did not understand this وام زانی باسی ئەوە دەکەی بۆی زۆر گرینگە ایمیلێکە دەنووسی زۆر کاریگەرانە بنووسی ئەگەر نا دواتر کاتێکی زیاتر دێ بۆ ئەوەی ئەم هەڵێ ڕاست بکەوە لە کاتێک کە دۆکمنتێک دەنووسین دەکرێت ئەساینمنتێک کە دەنووسی ریسێرچێک دەنووسی یاخود بڵێن هەر بابەتێک دەنووسی ئەگەر بە شێوەیەکی کاریگەر نەینووسی دەکرێت پێویستی بە کلاریفیکیشن و دواتر دوو جار ماندی بوون ها ئەندەزە پێی دەڵێن rework on something یعنی double effort لە بۆ دابنێەوە لە جیاتی یەک جار ماندیبی دوو جار پێوە ماندی دەبی ڕەنگە پێویست بکات دووبارە بینوسیەوە یان زۆربەی جار هەندێک ئەگەر ئینستراکشنەکان لە چالاکیەک لە شوێنێک ڕوون نەبن دەکرێت وا لە پرۆژەکە بکە پرۆژەکەت
بەرەو ناتێگەیشتن بە کنفیوژن دروست بێتن یاخود بڵێ میسئەندەرستاندینگ دروست بێت یاخود هەڵە تێگەیشتن دروست بێتن بە شێوازێک لە شێوازەکان واتە ئەگەر کۆمیونیکیشن کاریگەر نەبێت دەکرێت پرزنتیشنێکی زۆر بۆڕینگ بێتن کاتێک کە دانیشی لە سمینارێک لە محازەڕەیەک لە میتینگێک ئەگەر بۆن منە شێوازی دەنگ و با بڵێن زمانی جستە و مێسێجەکانی بە شێوەیەکی کاریگەر دیکۆد نەکرێن تێنەگەێنرێن ئەو نەگوازرێنەوە بۆ کەسی بەرامبەر ڕەنگە مۆتیڤیشن کەم بکات و زۆر بەیجار بەداخەوە ینی زۆر شوێن هەیە ئینسان حەزی لێ خەوی بێتن حەزی لێ بخەویتن لە هەندێک کۆبوونەوات و با بڵێن لە دانیشتن و چکە ئینگەیجمنت تێدا نیە طبعا بە شێوەی ڕوبەڕوو ئەمە دەکرێت باشتر کاریگەرتر بێتن بەڵام بە شێوەی ئۆنلاین تۆ دەتوانێت هینی تەکنیکی ئینگەیجمنت بەکاربێنی طبعا ئەمە وا دەکاتن ڕەنگە زۆربەی بزنسەکان ئەو ناتێگەیشتنە کە دروست دەبی طبعا کاریگەری لەسەر کۆمەڵی خاڵیتکە دەبی واتە تۆ گەر ناتێگەیشتن دروست بوو lack of coordination دروست دەبێت تەنسیق کەمتر دەبیتن تەنسیق کەمتر بوو تێنشن دروست دەبیتن لە ناو ئیش کە تێنشن دروست بوو پرۆدەکتیڤیتی نامینی دەکرێت ببێتە هۆی با بڵێن دروستکردنی ژینگەیەکی خراپ لەو بوارە طبعا verbal communication مان هەیە verbal communication بریتیە لە بەکارهێنانی وشە کاتێک تۆ مێسێجێک لە کەسێکەوە بۆ کەسێک دەگوازیەوە واتە تۆ پەیامێک دەکرێت بە شێوەیەکی ڕاستە و خۆزارەکی بۆ کەسێک هەروەها پێش دەگوترێت oral communication زۆرجار کەس خەڵکێک پێ دەگوترێت oral and verbal non oral یان verbal non verbal communication واتە پەیوەندی زارەکی و نازارەکی طبعا ئێمە ئەگەر تەماشی verbal communication بکەین یەک لە پرسیارەکانەوەیە what does effective verbal communication look like طبعا ئەگەر نازانم ئەگەر ئێوە بتوانن لە چات بۆکسەکە یاخود بڵێن کەسێک پێمان بڵێ verbal communication بۆ تۆ چ مانایەک دەگەینی چۆنە بە چ شێوازێکە ئەگەر هەر بە وشەیەکیش بیتن لە ناو چات بۆکسەکە بینوسن هاوکارمان دەبێت بۆی زیاتر گفتوگۆیەکە دەوڵەمەند بکەین verbal communication بریتیە لەوەی کە active listener بی دەستخۆش زۆر باشە ئەگەر تەماشە بکەین بریتیە لە بەکارهێنانی ینی strong confident speaking voice ینی کە تۆ لە شوێنێک قسە دەکات بە کۆنفیدنتی ینی ڤۆیسەکەت بەکاردێنی ئەمە یەکێک لە خاڵەکانە هەروەها گوێگرتنێکی کاریگەرانە هەروەها با بڵێن دوورکەوتنەوە لە هەندێکەوانە پێی دەگوترێت feeling words feelers لە قسەکردن ئەوانە ینی کۆمەڵێک لەو فیلەرانە کەم بکەوە لە حالەتی قسەکردن ئەمە دەکرێت زیاتر کۆمیونیکیشنەکەت وازەحتر بکاتن و زیاتر تێبگەندرێ بە کەسی بەرامبەر طبعا non verbal communication بریتیە لەوەی کە بەکارهێنانی زمانی جەستەیە واتە eye contact واتە facial expression لە ڕێگەی دەموچاوە تۆ کۆمەڵێک پەیوەندی هەیە با بڵێن مێسێجە دەدێ بە کەسی بەرامبەر ئەوا دەکاتن پۆلیشی با بڵێن ئەو کۆمیونیکیشن دەکات کە تۆ دەری دەبڕی لە ڕێگەی verbal communication non verbal communication بریتیە لە also expressing your ideas without words واتە تۆ ئیمۆشنێک وات بڵێ فیلینگێک دەدەی بە کەسی بەرامبەر بەبێ ئەوەی تۆ با بڵێن وشە بەکاربێنی طبعا non verbal communication گرینگە وەکو باسمان کرد لەبەرەوەی لە کاتی ئیشکردن دەکرێت ئینتەراکشن لەگەڵ کەسی بەرامبەر دروست بکە بە تایبەتی لە ژینگەی کاردا بۆ نمونەکە ڕاهێنانی تواناکان قوتابیەکان دەڕێن بۆ ڕاهێنانی تواناکان لەوێ ئەبێ بە شێوەیەکی زۆر کاریگەرانە non verbal communication بەکاربێن هەروەها لە ژینگەی زانکۆ کە ئەمە کاریگەریەکی زۆری هەیە و ئەبێ بە شێوەیەکی زۆر باش بەکاربهێنرێت ئەمان برینستۆرمینگێکمان هەیە هەزر بارانی پێ دەڵێن ئایا بۆ پێت وایە کۆمیونیکیشن سکیل گرینگە لە ژینگەیەکی پرۆفێشنال بۆ نمونە the workplace لە ئەکادیمیا لە جۆب ئینتەرویو بۆ پێت وایە ئەم کارامەی پەیوەندیکردنە گرینگە لەم ژینگانەدا هەبیتن یعنی چی دەکە ئەگەر ئەم پەیوەندیکردنە هەبێتن دەست خۆش بۆوانێک کە لە چات بۆکسەکە شتیان نووسیان طبعا ئایدیەکان زۆر باشن طبعا لە بۆ ریلیشن زۆر باشە شکاندنی بەستەڵە کە پێ دەگوت ئایس بریکەر
because the communication style determines the level of our personality بدڵنیاییە و teacher and ئاسانگیانی پامەکەوا دەکە کەسی بەرام بەزووتر لە بابەتەکە تێبگاتن ئامانج طبعا ئامانج گەیاندنی ئامانجەکەت بە شێوەیەکی ڕاست و دروست بەهێزکردنی پەیوەندی نێوان کەسەکان طبعا communication زۆر گەیاندنی پامێک بە شێوەیەکەوە productivity generation وا دەکا productivity زیاد بی لە ئیشێک دەکرێت لە هەر ژینگەیەک بی گەیاندنی پەیامە دەستان خۆش بیتن طبعا ئەوانە هەموو ئایدی زۆر باشن ئەگەر بین تەماشە بکەین ئەو با بڵێن effective communication non-verbal communication ئەو کاتە بەقووە دەبێت ئێمە کۆمەڵێک چانەل بەکاربێنین چانەلەکان چین بۆ نمونە لە کاتی گفتوگۆوە بڵێن ئینتەراکشن لەگەڵ کەسانی کە ئای کۆنتاکت زۆر گرنگە چ دەکرێت پرزنتیشنێک بی میتینگێک بی یا بڵێن دانیشتنێک بیتن تۆ ئای کۆنتاکت بەکاربێنین لە هەمان کاتدا تۆنالیتی واتە بۆ نمونە سترێسکردن لەسەر هەندێک بابەت ناتۆ بە هەمان ئاراستا وەکوێک کە تۆ لەگەڵ ڕێگایەک بۆ چەندین سەعات سیارە لێ بخوڕی بەبێ ئەوەی سویچباک و لۆفەی تێدا بیتن ڕەنگە تووشی خەو بووبی بەڵام ئەگەر لە ڕێگایەک بڕۆی کۆمەڵێک ئەها پێچ و پەنای تێدابی کەمتر تووشی خەو دەبی گفتوگۆکردن بە هەمان شێوە ئەگەر بە هەمان تۆن قسەت کرد کەسی بەرامبەر بێزار دەبی بەخۆشت ڕەنگە هەندێک جار هەست بە خەو بکەیت طبعا پۆستەرینگ شێوازی ڕاوەستان و دانیشتن و هەڵس و کەوت و ئەو هەست و کەوت و با بڵێن پەیوەندیانەی کە تۆ بە بەرامبەرت پیشان دەدەی ئەمانەش هەمووی کاریگەری لەسەر communication هەیە طبعا facial expression زۆر بەمان لە دەم و چاوە دەزانین ئایا کەسێک شێوازی با بڵێن مێسێجەکە مەبەستەکەی چییە ئایا مێسێجەکەی دڵخۆشە خۆش نییە با بڵێن تۆنەکەی ئەکتیڤە نەگەتیڤە یان ئەرێنیە طبعا بەدی لانگویج وەکو باسمان کرد طبعا لە بەدی لانگویج ئێمە تەرکیز لەسەر هەموو ئەو لایەنە دەکەینەوە کە وا دەکاتن شێوازی کۆمیونیکیشنەکە باشتر بکە یعنی زیاتر بۆ نمونە تۆ کە لە پرزنتیشنێک ڕاوەستای و دەستەکانت ڕیلاکسن زۆر هەروەها شێوازی ڕاوەستان بە شێوازێک یاخۆ بڵێن دەستەکانت کڕۆس نەکردینە ئەمە وا پیشان دەدە کە تۆ کەسێکی ئەکتیڤی با بڵێن وا دەکە زیاتر دیزایر با بڵێن چێژ لە بابەتەکە وەربگرین طبعا چۆن دەتوانین کۆمیونیکیشن سکیل بەرەو پێش ببین ستێ خاڵی زۆر گرنگە من نامەوێت بە تەفاسیل باسی بکەم بەڵام دەتوانین لە ڕێگەی پەیوەندیکردن وا بڵێن باسکردنی ئینترستەکانی خۆمان لەو ئینترستەکانی و ڤالیو سکیلەکانی خۆمان ئەمە گرنگە لەبەرەوەی هەمومان دەتوانین زۆر قسە بکەین لەسەر سکیل ئینترستەکانی خۆمان بۆ نمونە تۆ حەز بە چ گەمەیەک دەکرێت بە سەعات بێ باسی بکەیت ئەمە وا دەکاتن بتوانی قسە بکەی و گفتوگۆکان بە شێوەیەکی کاریگەر پراکتیزی لەسەر بکەی هەروەها لەمان کات دەتوانی بەدی لانگویجش لەگەڵ بەکاربێنی ڤالیو بەها ئەو بەهانێک ئێمە هەمومان حەزمانێت باس لە بەهاکان بکەیت باس لەوەی بکەین کە کەسێک چۆنە لە ڕووی پەرسۆنالیتیەوە هەروەها کارامەیەکان دەتوانین بە سەعات قسە لەسەر ئەم بابەتانە بکەین بۆی ئەمانە گرنگن دەتوانی قسە دەربارەیان بکەیت کە قسە دەربارەیان کردواتە پراکتیزەت کرد بەڵام بەکارهێنانی ئەو ئامرازانی کە باسمان کرد ئەگەر خاڵی یەکەم وەربگرین طبعا نمونەیەکم دانە بەستەوە تەنها سەلف پراکتیسە نامەوێت لێرە پراکتیزەی لەسەر بکەین طبعا بتوانین بە شێوەیەکی ئەکتیڤانە چالاکانە باسی ئینترستەکانی خۆمان بکەین باسی ئەو بەرژەوەندیانە بکەین یا خۆشتانێکە حەزمان لێیە یەکێک لەو ستێپانەیە کە وا دەکا بوستینگ ها دەتوانی سکیلی کۆمیونیکیشنت باشتر بکە بەقوت بکە بۆ نمونە گەر پرسیار لە کەسێک بکەی ئایا بۆ نمونە یاساکانی فیزیات چۆنن ڕەنگە کەس ئینترستێکی وای نەبێتن بێ باز بکاتن بەڵام ئەگەر پێی بڵێ ڕۆژانە حەزت لە چی دەکەی ڕۆژانە ڕەنگە دابنیشی بە سەعات باسی بۆ بکاتن ئەمە حتا لە ئینتەرویۆکانیش زۆرجە باز دەکەین دەڵێن چۆن دەتوانی کەستەمەری بەدەنگ بینی بۆی کە تۆ لە حەزەکانی دەست پێ بکەین یەکسەر بڕۆی پرسیارێکی لێ بکەی ئایا تۆ خواردنە دەخۆی نا یەکسەرە بێ کەمەک preparing the mind یعنی بزانی ئایا حەزەکانی ئەو شخصی چییە لە ڕێگەی حەزەکانەوە تۆ دەتوانی زیاتر وای لێ بکەی قسە بکاتن طبعا پرسیارەکانی تریش بە هەمان شێوە وا دەکەن زیاتر گفتوگاکان دروست بکەن وەکو پرسیاری نمونەی کە لێرە حەزم کرد دایان بنێم تەنها بۆی ئیستیفادەیان لێ بکەن طبعا با ریڤیوی بکەین بزانین وەکو کویزێکمان هەیە با بزانین ئایا ئەو شتانی کە باسمان کرد دەتوانن وەڵامیان بدەنەوە
یەکێک لە پرسیارەکان professional communication is about ئایا professional communication تەنها بریتیە لە ناردنی زانیاری ئەی یان B تەنها وەرگرتنی زانیاری یان C وەرگرتن و ناردنی زانیاری ئەگەر لە چات بۆکسەکە وەڵامەکانم بنووسن C زۆر باشە C زۆر باشە وەڵامەکە زۆر تەواوە دەستان خۆش بیتن واتە بریتیە لە ناردن و وەرگرتنی زانیاری تەنها بریتی نیە لە یەکێک لەمانە ئایا کامە بەشی کۆمیونیکیشن پێت وایە زیاتر بەکاردەهێنرێتن و زیاتر گرینگە ئایا بەکارهێنانی وشەیە تۆنی ڤۆیسە یاخود بەدی لانگویجە ABC body language C زۆر باشە دەستخۆش وەڵامەکان زۆر تەواون کەواتە active listener بووینە پرسیاری داهاتوو ئایا communication بابڵێ کارامەکانی communication کە ڕێزبەندی کران لەلایەن خاوەنکارەکانەوە ئایا پێت وایە communication skill یەکێک لە کارامەی هەرە گرینگەکانە in assessing jobs in candidates واتە لە کاتێک وەرگرتنی کاندیدەکان بۆ ئیشێک ئایا پێت وایە communication skill یەکێک لە کارامەی هەرە گرینگەکان بۆ true false ئەگەر ڕاستە دەتوانی T بنووسی ئەگەر false دەتوانی F بنووسی true false yes of course true زۆر باشە کەواتە گەیشتنەکە زۆر باش بووە لەبەر کەمی کاتەکە دەچینە پرسیاری داهاتوو communication skills are important only for a particular type of profession ئایا پێت وایە کارامەیی پەیوەندیکردن تەنها بۆ یەک ئیش کاری پێدەکرێ و بەکاردەهێنرێ یان پێت وایە بۆ هەموو کارێک پێویستە true false زۆر باشە کەواتە communication تایبەت نییە تەنها بە بوارێک تایبەتە بە هەموو بوارێکی ژیان بۆ هەموو کارێک پێویستە دەستان خۆش بەڵام آخر پرسیارە verbal communication is the use of words to convey a message ئایا verbal communication بریتیە لە گەیاندنی پەیامێک لە ڕێگەی وشەوە بەڵێ یان نەخێر verbal communication واتە پەیوەندی زارەکی بریتیە لە گەیاندنی پەیامێک لە ڕێگەی وشەوە تەواو true واتە تەنها بەکارهێنانی وشەیە زۆر باشە طبعا لە بابەتی ئەو ڕۆمان وەکو بەبیرهێنانەوەیەک طبعا باسی کۆمەڵێک بابەتی گرنگمان کرد یەکێک لەوانە پەیوەندیەکی کاریگەر و باش زۆر گرینگە بۆ هەموو با بڵێن ئیشێک وەکوی دەڵێن regardless of what the position you have ئایا لە وەکو قوتابی وەکو مامۆستا وەکو ژینگەی ئەکادمی وەکو ژینگەی بازاڕی کار لە بۆ هەموو ئەوانە پێویستە دەکرێت لە هەر بوارێک بیتن بە تایبەت بۆ بواری زانکۆ کە زۆر پێویستە communication is a skill کارامەییەکە communication and you can get it better by practicing بە دڵنیاییەوە هیچ کەسێک people are not born with professional communication skills من بەخۆم نمونەکەم باس کرد کە یەکەم پرزنتیشنم کرد نەمدەتوانێت communication بە باشی بکەم بەڵام دواتر لە ڕێگەی چەند پراکتیزیەکەوە هەروەها ئەمە باز ئەوە دەکەین کە soft skillەکان you cannot gain them یعنی ناتوانی لە ڕێگەی سمینارێک و وەرکشۆپەوە ببیە کۆمونیکەیتەرێکی باش بەڵکو لە ڕێگەی پراکتیزکردنەوە واتە unconsciously زۆربەی جار تۆ ڕۆژانە گفتوگۆ دەکەی و خۆتی لەسەر ڕادینی شێوازی تعاملکردن تەنها بۆ شێواز دەتوانی کۆمونیکیشنەکەت باش بکەیت knowing how to communicate well shows your ability to be in a professional business and university setting طبعا زانین بۆی کە چۆن با بڵێن تعامل دەکەی و کۆمونیکیشن دەکەی و پەیوەندیەک دەکەی تواناکەت پێشتان دەدە لە چ لە ژینگەی زانکۆبی لە ژینگەی دەرەوەی زانکۆبی لە بازاری کاربی واتە تۆ چەند بتوانی بە شێوەیەکی کاریگەرتر کۆمونیکیشنەکەت بکەی تواناکانت بە شێوەیەکی کاریگەرتر بە دەردەکەون
ئەمە یەکێک لە هۆموەرکەکانە زۆر گرینگە ئێوە بۆ خۆتان ئەنجامی بدەین کە باسی پراکتیس دەکەین هیوادارم بتوانین لە خۆتان پراکتیس بکەن لەگەڵ برادێک پێ دەگوتە سێلف ریفلێکشن تەنها سێلف هۆموەرکە تۆ دەتوانی ڤێربال کۆمیونیکیشن لە ڕێگەی ئەم سێ پرسیارەوە پراکتیزە بکەی پرسیارەکان یەکەم جار بنووسین وەڵام دەدەیەوە tell me about yourself پاراگرافێک دوو پاراگرافێک لەسەر خۆت دەنووسی ئەمە ڕتن کۆمیونیکیشنی خۆت باش دەکەی چۆن پەیامی خۆت دەگەینی تاوان پێویست پێ دەبی بۆی لە سمینارێک لە وەرکشۆپێک لە شوێنێک کەسێک داوات لێ دەکا tell me about yourself چۆن دەتوانی خۆت بناسیینی زۆر گرینگە بنووسین نووسینەکەی خۆت بکەی دواتر describe your accomplishments زۆربەی جار لە شوێنی کار و با بڵێن لە ئینتەرویوکان باس دەکەن ئایا accomplishmentەکانت چین ئایا ئەو شتانە چین کە تۆ زۆر پێی پراودی یاخود بڵێن دەستکەوتەکانت چین ئەوە دەتوانین بە سێ چوار خاڵ بینووسی what are your strengths ئەو لایەنە گرنگانەی کە تۆ هەتە و بەقوەتن لەلای تۆ چین بیانووسە دواتر نن ڤێربال کۆمیونیکیشن پراکتیس بکە کە نووسیت حاولە بکە لەگەڵ برادێک بەکاری بینە بۆی بزانی ئایا تا چەند توانیتت بە شێوازێک لە شێوازەکان وەکو باسم کرد ئەم ئامرازانە تێدا بەکاربین ئەوان زۆر زۆر سوپاس کاتە کەسەندە درێژتر بوو لەوەی کە چاوەڕێم دەکرد بەڵام پێم وا بوو گرنگ بوو ئێستاش دەرگا دەکەینەوە بۆ هەر پرسیارێک هەر کەسێک بیەوێ پرسیارێک بکاتن یان تێبینی یەک شتێک من ئامادەم دەستخۆش مامۆستا سیاکۆ زۆر زۆر سپاس بەڕاستی بابەتەکە وەکو خۆت گوتت زۆر لەوە زیاتر هەڵدەگرێت ڕەنگە هەر بڕگەیەک لە بڕگەکانی کە باست کرد پێویستی بە وەرکشۆپی چەند سەعاتی هەیە کە بە پراکتیس بتوانیت جێبەجێ پێ بەڵام بەو ماوەکەمە توانێت وەکو ئۆڤەرویوەک وەکو پێداچوونەوەکی گشتی بە تایبەتی دەرخستنی گرنگی و بایەخی پەیوەندیکردن یان کارامەیی پەیوەندیکردنی شەگەرانە بخێر و دڵنیام ئەوانەی کە ئەگەر شارەزایان هەبێ وەکو پێداچوونەوەک ئەوەی نەیبێ ڕەنگەوە زیاتر سەرنجی چوو بێتە سەر کە بە دوواداچوونی زیاتر بکە بۆ ئەوەی زانیاریەکانی باشتر بکات دەست خۆش بێ زۆر سپاس هەم بۆ شێوازی پێشکەشکردنەکە و هەم بۆ ئەو کارلێک و ئەو پەیوەندیە کە دروست بوو لە نێوان جنابەت و بەشدار بووە خاڵێکی گرنگ پێشەوەی ئەوانەی دەستیان بەرز کردێتەوە باز بکەین پێت وایە تا چەند لایەنی بۆ ماوەیی دەوری هەیە لە کەسێک کە قسەکەرێکی کاریگەر و چاڵاکالەوەی یان هەمووی هەر فێربوونە یان هەمووی هەر سکیڵە هیچ با بڵێن شتێکی جیناتی تێدا نیە لە خێزانەوە ئەوان پرسیارەکە زۆر زۆر گرنگە دکتۆر دەست خۆش بێ من تەوەقعم دەکرێت پرسیارە بکرێت زۆربەی جار حتا لە ئۆنترپرنۆرشیپ پێمە باز دەکەن ئایا ئۆنترپرنۆرشیپ بریتیە لە پرۆسەیە یاخود people are born with it طبعا بەڕای خۆم من باسی هەندێک حالەتی شاز ناکەم لەبەرەوەی حالەتی شاز لە هەموو شوێنەکەیە بەڵام کۆمیونیکیشن یەک لەو کارامەیانەیە کە تەنها لە ڕێگەی پراکتیزەوە دەکرێت تۆ بەرەو پێشی بی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆمەڵێک ژینگەمان هەیە کە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ئەوە هەیە کە ئەو زەمینەیە ساز بکەن بڕەخسێنن بۆی تۆ بتوانێت پراکتیزێتی بکە بۆ نمونە ژینگەی ماڵەوە ژینگەی خێزان بۆ نمونە شێوازی تعاملکردن لەگەڵ یەکتری شێوازی قسەکردن شێوازی بەکارهێنانی زمانی جەستە با بڵێن ئەو بێکانی زمانی کە پێویستن بۆ زمانی جەستە هەروە ژینگەی قوتابخانە ژینگەی زانکۆ بەداخەوە ینی یەکێک لەو پرسیارانێکە بەردەوام دەکری ئایا زانکۆ توانیتی قوتابیەک ئامادە بکە کە بە شێوەیەکی کاریگەری پەیوەندی بکە بۆ بازاری کار من دەتوانم بڵێم نەخێر لەبەرەوەی طبعا ئەمەش کۆمەڵێک با بڵێن خاڵ هەیە من نامەوێت باسی هەموو خاڵەکان بکەم بەڵام یەک نەبوونی ئەو خول و با بڵێن ئەو خولیا و ئارەزووی کە قوتابیەک هەیتی نەیبیتن واتە بۆی بتوانێت ئەمە بەرەو پێش بباتن لەبەرەوەی ڕەنگە وەکو برادرانش باسییان کرد ڕەنگە شەرم و ترس و با بڵێن کۆمەڵێک لەو شتانە هەبی بەڵام تۆ نابی بۆ بۆستی ئەبێ ئەو زەمینە سازیە بۆ خۆت بکەیت یعنی تۆ نابێ چاوەڕێ کەسێک بکەیت بۆی فێرت بکات چۆن پراکتیس بکەیت بەڵام لە هەمان کاتدا زانکۆش دەکرێت ئەو زەمینەیە بڕەخسێنی بۆ منە لە ڕێگەی ئەنجامدانی سمینار وەرد من بەڕای خۆم ینی لە ژینگەی دەرسی خۆمەوە کە باز دەکەم لە ڕوانگەیەوە
من نامۆ قوتابێکە بێ لە دەرسی من پرزنتیشن بکە بەڵام بە هەموو شێوەیەک تەشجیعی دەکەم و فیدباکی کۆنستراکتیڤ دەدەمە قوتابیەکان بۆ ئەوی بتوانی باشتر بیتن. من پێم وایە بەو شێوازە توانیتم کۆمەڵی قوتابی ڕەنگە هەندێکشیان لێرە بن لەو دانیشتە بەشدار بن توانی بێتیان بە شێوازێک لە شێوازەکان پراکتیک بکەن. بۆیە من پێم وایە ئەمە شتێک نییە کە هەر کەسێک لەگەڵی لەدایک بوو بیتن بەڵکو شتێکە کە دەکرێت بە مروری زەمن بەرەو پێشی با بەڵام کۆمەڵێک فاکتەر هەن کۆمەڵێک ژینگە هەن کە کاریگەڕی ڕاستەوخۆیان لەسەر ئەم تێگەیشتن و ئەم با بڵێن دەست خۆش مامۆستا زۆر سپاس بە هەندێکەوانە هەڵبژێرین کە دەستیان بەرز کردێتەوە. دنیا محەممەد فەرموو خاتون مامۆستا دنیا فەرموو کە هاوکاری یەکتر بن ئەگەر پرسیارێکتان هەیە یەکسەر پرسیارەکە ئەگەر سەرنجێکە بە کوفتی خانە ڕوو فەرموو مامۆستا دنیا. شەو باش کاتێکی خۆش بوو هەموو دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕاستی زۆر چێژبەخش بوو ئەم شەو کۆرسەکەمان بە تایبەتی لەسەر کۆمیونیکیشن دەست و چاوی دکتۆر هیمداد و مامۆستا سیاکۆش خۆش بێ کەوا ئەو ئینتەراکتەی دروست کرد لە بینمانە. مامۆستا سیاکۆ پرسیارێک کۆمنتێک و پێشنیارێک و پرسیارێک بەڕای من ڕاستە بزەبت ئێمە ناتوانین بۆ ماوەی بکەینە هۆکارێک بۆی کە مناڵ سبەی ڕۆژ کۆمیونیکیت بێ. کۆمنتەکەم لێرەیە ئەوەیە ئێمە مناڵ مەفروزە لە ڕەوزەوە کە ئەیان خینە ڕەوزە ئەو مناڵانە فێرکەین پێرسۆناڵایزیشنیان زۆر بەخۆتکەین ئێستا وجودی مناڵ هۆکارێکی سەرەکیە کە سبەی ڕۆژ ببێتە کۆمیونیکیتەرێکی بەقووەت. ئەمە یەک. دوو نشکانەوەیان بەڕاستی جیلی ئێمە ئەو ڕۆژکانەوەی زۆرتیە هەر لە ئێمە لە ڕەوزەکانەوە مامۆستای ڕەوزە فێر نەکەین ئەو سیفەتانە ترکن بەرامبەر بە ئەو مناڵە چاوگەشانە متەئەکید بە نیو جەنەرێشنێکی باشمان بۆ دروست نابێت کە بڵێن بتوانێت کۆمیونیکیت بکە. ئەلحەمدوللیلا کارامەیەکانی سەدەی 21 ئەمڕۆ ئەم شتانەی بۆ کردوین بەڵام ئێستش نەگەیشتوونەتە ئاستێکی باش. پێشنیارم ئەوەیە مامۆستا سیاکۆی بەڕێز مامۆستا هیمداد دەست و چاوتان خۆش بێ ئەم کورس و خولانەمان بۆ زیاد بێت. من وەکو ڕاهێنەرێک بۆ خۆتان ئەگەدارن پێمان خۆشە ئەم ئیشانە زیاد ببێت بۆی کە ئێمە بتوانین بەڕاستی ئیسلاحێکی چاک بکەین لەو بارەوە. من نابم بە کەسێکی کۆمیونیکیتەرێکی باش کە ئەمڕۆ دەستم نەگرێت لەو قڕاوە دەرم نەهێن. پرسیارەکەشم بۆ تۆ مامۆستای بەڕێز ئەوەیە ئێمە ئەبینین لەگەڵ ڕێزم پرۆفیسۆرمان هەیە دکتۆرمان هەیە و کەسی زۆر باڵامان هەیە بەڵام ئەبینین گوت کۆمیونیکیتەر نین لەگەڵ هیچ دەوروبەرەکانیان مجرد بۆ شەهادەکانیانە چ لە زانکۆکان و چ لە غێری زانکۆکان. ئایا بەڕای بەڕێزت ئێمە ئەتوانین هیچ گۆڕانکاریەک لەو پلەپایە بەرزانەیە بکەین یان لەو ئاستەنیزمانەیە بکەین کە باسم بکەن. سوپاس بۆ گوێگرتنتان. دەست خۆش بێ زۆر سپاس. مامۆستا سیاکۆ یەک دوو پرسیار وەرگرتین و جوابیان بدەیەوە باش. فەرمووی وەڵا حەزم لێیە چکە ڕەنگە پرسیارەکان دەچیان هاوتەری بن. زۆر باشە. سیدات فەرموو. سلام علیکم. علیکم السلام. دەستان خۆش بێ مامۆستا سیاکۆ زۆر سپاس لە پێشکەشکردنی ئەو میتینگە و سپاس لە میگامانیش کە ئەو دەرفەتەی بە ئێمە بەخشی کە بەشدار بین لەو میتینگە و پرسیارەکەشم لە مامۆستا سیاکۆیە ئایا چ بکەن لەوەی بەدی لانگوێجمان باش بێت جگە لەوەی کە ئەگەر شەرمت نەبێت و زانیاریش هەبێت بەڵام نەتوانیت بە شێوەیەکی باش بەدی لانگوێج بکەیت. گەیشت. دەست خۆش کاکسیدات زۆر سپاس. جەوهەر مامۆستا جەوهەر فەرموو کاک جەوهەر. First of all, let me thank you for dear teacher, Mr. Siako, for your nice and great presentation. Of course, we got much information and also thanks. إنجليزي خسب كي لبل بجدار بوان يعني دتي practicing زمانك كذي. I want to speak by English language. باشا فرق okay. So thanks for those who organized this seminar. I have a question. Can you tell me, dear teacher, how can be a good communicator? زۆر باش. گەیشت کاک جەوهەر زۆر سپاس. مامۆستا سیاکۆ سێ پرسیارە بێکەوە. دەستان خۆش بیتن پرسیارەکان زۆر باشن. مامۆستا دنیا زۆر بەخێر بێ ببوورێ نەمزانی یەکەم جار خۆشحاڵم کە لێرەی هەروەها برادرایان تێکشکە لە زانکۆ دەیان ناسم
طبعا پرسیاری یەکەم ئایا دەتوانین ئیش لەسەر ئەوانە بکەین کە با بڵێن وەکو با بڵێن ئەو کەسانی کە لە پۆزیشنی گەورەنە و ڕەنگە نەتوانن بە شێوەیەکی کاریگەر کۆمیونیکیشن بکەن. طبعا ئینگلیز قسە چی هەیە دکتۆریش ڕەنگە لەم باشە شارەزابی لە زمان it's never too late to do something. بەڵام دیسان باسی ئەوە دەکەینەوە کە ئایا تۆ دەتەوێت شتێک بکەی یان تەنها حەزێکە هەیتت بیکەی. ئەمە بەڕاستیە بێ جیاواز لێ دوو شتە بکەین. ئێستا ماشەڵڵا وەسایلەکانی فێربوون گەلک زۆرن، ینی ئەگەر شەوانە با بڵێن هەفتانە تەماشی کۆمەڵێک ڤیدیۆی ئەو کەسانە بکەی کە قسە دەکەن. بۆ نمونە من زۆر ئیمپرسدم بەوەی کە تەماشی پبلیک سپیکینگەکانی بۆ نمونە باراک ئۆباما دەکەم. يعني he's a phenomenal figure. هەروەها لە ئەو تێدێک ستۆکانێک کە خەڵکێک دێ قسە دەکاتن ئەگەر تەماشە بکەن ینی شێوازی قسەکردنیان ئەمانە هەمووی کۆمەڵێک کۆدە کە بەکاری دێنین بۆ ئەوەی ئینگیجی ئەودیانسەکەی پێ بکەن. باوزە چ بە بەکارهێنانی با بڵێن وشەیە با بڵێن بەدی لانگویجە. هەمومان دەکرێت ڕۆڵ مۆدەلێکمان هەبی، هەمووشمان هەیتمان ڕۆڵ مۆدەلمانەیە، کەس نییە لە خۆیەوە شتێک فێر بتن ئەبێ لە دەوروبەری فێر ببین. دەکرێت من کۆمەڵێک با بڵێن شێوازی کۆمیونیکیشن هەیە لە مامۆستایەکان پێشتر فێر بوویمە، دەکرێت هەندێک لە شوێنی کار فێر بوویمە، دەکرێت بڵێن هەندێک لە کۆنفرانسێک لە پرزنتیشنێک با بڵێن یەک دوو خاڵم وەرگرتی. بۆیە ئێمە ناتوانین بڵین ئایا بە چ شێوازێک تۆ ئەبێ فێر ببیتن و شتێکمان هەبێتن با بڵێن خاڵی یەکەم و دووەم و سێم و چوارەم. ئەمە با بڵێن شتێکە کە ئەبێ ئەتۆ ژینگەی بە خۆ دروست بکەی و ڕۆژانە وەکو بانکێک بانک بی، ڕۆژانە ئەبێ شتێک لەولا وەرگری ناو بانکی خۆتی دابنی و بانکی خۆتی پێدەوڵەمان بکەیت. و ڕۆژانەش با بڵێن ژیان دەگۆڕێ و بەرەو گۆڕانکاری دەڕوە، ئەبێ لەگەڵ گۆڕانکاریەکانی ژیان بڕۆی. بۆیە من پێم وایە ئەگەر کەسێک حەز و ئارەزوویەکی لەگەڵ حەز و ئارەزەکە با بڵێن ئەو ڤیژنەی کە هەیتی میشنی لەگەڵ دابی، واتە تەنها بریتی نەبێت دەمەوێت ببم بە پۆپلیک سپیکەر، دەمەوێت ببم بە کۆمیونیکیتەرێکی باش. بەڵکو لە هەمان کاتدا ئایا سمارت گۆڵەکانت چین بۆی بتوانانی بگەی بۆ ئاراستەی با بڵێن بۆ ئاراستەی بڕۆی کە دەتەوێتن. بۆیە بەڕاستی چنێ بە توولەیت هیچ کاتە گرنگ نییە بۆی تۆ بتوانانی شتێک بکەی و ئاسانی شەو دەتوانێت بگۆڕی، بەڵام پێویستی بە خودی ژینگەی شخصەکەوە یەکەم جار ئەوجا دەوروبەر و با بڵێن هەوڵدان و ئەو تێڕوانین و ئەو میشنێکە دەیەوێتن بە ئەنجامێکە بۆی بگات بۆ ئامانجەی کە هەیتی. چۆن دەتوانین بەدی لانگویج باش بکەین؟ طبعا ئێمە زۆربەی جار لە زۆربەی سمینار و وەرکشۆپەکان باسەکەین دەڵێن پراکتیزەکردن تەنها پراکتیزە دەتوانێتن بەدی لانگویج باش بکە. یعنی تۆ دەتوانی بە کۆمەڵێک ڕێگا ئەم پراکتیزەیە بکەیت. دەکرێت لەگەڵ برادرانت، دەکرێت لەگەڵ ئاوێنە، دەکرێت لەگەڵ کامێرا با بڵێن تۆ قسە دەکەی و بەدی لانگویجی خۆت دەکەی، بەڵام بە شێوەیەکی جێنیوەنلی بەکاربێنی. ها جێنیوەنلی ینی when it's needed، ینی قسەکردن و بەدی لانگویج بریتی نییە لە موڤمنتی دەست و با بڵێن چاو، بەڵام بە چ شێوازێک لە چ کاتێک بەکاریتین. ینی حتا کاتێک قسە دەکەی ئەوێ قسەکان بە ئاراستەی چاو و با بڵێن ئامرازەکانی با بڵێن ئەو ئەوانەی کە لە ناو سەردەم و چاون و دەتوانانی کۆمیونیکیشنیان بکەین. هەروەها لە ڕێگای ڤیدیۆ، لە ڕێگای تەماشاکردنی ئەو کەسانەی کە پبلیک سپیکەرن کە بە چ شێوازێک و بە چ ئاراستەیەک موڤمنتی با بڵێن بەدی لانگویج بەکارێن. حتا بەدی لانگویج بەڕاستی کاریگەریەکی زۆری هەیە، لەبەرەوەی بەدی لانگویج لە کۆنتێکستەوە لە بە کۆنتێکستە لە بوارێک و لە بوارێک دەگۆڕدرێت. بۆ نمونە ئەگەر تەماشی ئەتەکێتی پۆڵەتیشیانەکان بکەنەوە کەس سیاست مەدارن، حتا شێوازی ڕاوەستان و تۆقەکردن هەمویان مانایان هەیە. بۆیە دەبی ئاگاشمان لەوەی بی کە بەدی لانگویج بە کەلتور دەگۆڕێتن، لە کەلتورێک بۆ کەلتورێک دەگۆڕێ. بۆ نمونە ئێمە زۆر جار کە سام ئەپ دەکەین لە کەلتوری خۆمان واتە it's okay it's very good، بەڵام لە هەندێک کەلتور it's offensive، ینی ڕەنگەمانەیەکی خراپی هەبیان. بۆ نمونە چاونوقاندن لە هەندێک کەلتور ئۆفەنسیڤە، لە هەندێک کەلتور واتە ینی شتێک کە بڵێن بە سمارتی ئەنجامت دابیتن. یان بۆ نمونە با بڵێن شێوازی دەست و با بڵێن ڕاوەستان، حتا ڕاوەستانی کەسێک بەرامبەر کەسێک ئەبێ بزانی مۆدایەکەی چەندە. ینی ئەمانە هەمووی ئەبێ لە بەرچاو بگیرین. بۆیە
شتێکمان نییە بە شێوەی با بڵێن دەستورێکی نووسرا بڵین 1 2 3 4 معادلەکەی دەکاتە ئەوەندە بەڵکو بریتیە لە هەوڵدانێکی بەردەوام و پراکتیزێکی بەردەوام و فێربوونێکی بەردەوام لە کەسانی دەوروبەرت و هەروەها بە پراکتیزەکردنێکی بەردەوام دەتوانێت ئەمە بەرەو پێش بێت. کاک زەوهەر چۆن دەتوانین کۆمیونیکیشن سکیل باش بکەین؟ پێم وایە ئەو شتانێکە لە پرزنتێشنەکە باسم کرد بەکارهێنانی با بڵێن ڤێربال نن ڤێربال کۆمیونیکیشن لیسنینگ ڤێربال بە شێوەی زارەکی و نازارەکی هەروەها ڕایتینگ و بە بەکارهێنانی زمانی جەستە و فیشل ئەکسپرێشن و هەموو ئەو تەکنیکانی کە ئێمە لێرە باسمان کرد پێم وایە بە بەکارهێنانی ئەوانە بە ڕەچاوکردنی ئەوانە و پراکتسکردن لەسەریان من لە ڕێگەی ئەو هۆموەرکەوە دەتوانی بۆ نمونە ئەو هۆموەرکە پێم وایە زۆر باش دەبی ئەگەر یەکەم جار پرسیاری وەڵامەکانی پرسیارەکان بدەیەوە دواتر لەگەڵ برادێک یان خودی خۆت لەگەڵ بۆ منە کامێرای مۆبایلەکە دابنێ و خۆت تەسوێر بکەی ستەکان بکەی و دواتر تەماشی ڤیددیۆکەی بکەی و دەزانی ئایا پرزنتێشنەکەت با بڵێن دلیڤەری مەسیجەکەت باش بووە یان باش نەبووە بە بەکارهێنانی ئەو تەکنیکانە و ڕەچاوکردنی ئەو تەکنیکانی کە باسمان کرد. ئەگەر پرسیاریت کە هەبیتن خۆش مامۆستای دوو کۆمنت هەبوو ئەوانش بخوێنینەوە. میدیا دەڵێ داخەو لە کۆمەلگا هەر لە منداڵی و تامردن دەبینن چەند شێوازی شکاندنەوەی کەسێتیەیە کە دواتر کاریگەری هەیە لەسەر قسەکردن و شێوازی قسەکردن و تەنانەت پەیوەندیکردنیش. دووبارەزی تریش پێشتر کۆمنتیان نووسی بوو بەڵێ حەزەکەی جواب دەدەمەوە دکتۆر هەتا کۆمنتەکەی کە دەبینیەوە. بەڵێ بەڵێ کۆمنتەکەی زۆر جوانە بەڵام من پێم وانییە تۆ کەسایەتەکەت ئەوەندە لاواز بیتن تێک بشکێ بەوەی کە کەسێک مۆتیڤیشنت ناکات دەستخۆشیت ناکاتن ئەمە دەکرێت لە تەمەنی بچووک بەڵێ ناتوانین کۆنتترۆلی مشتە بکەین لەبەرەوەی لە منداڵیەوە بەڵێ کاریگەری خراپی هەیە و دەکرێم کاریگەریە بەردەوام بێ لە تەمەنی لاوی و لە تەمەنی گەورەتریش بەڵام مانای ئەوە نییە کە کەسێک لە ژینگەیەک پەروەردەکرا و دواتر لەسەر ئەو ژینگەیە بەردەوام بیتن دەکرێت کەسەکان بتوان گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکەن. یعنی نمونەمان زۆرە بەڕاستی نمونەمان گەلێک زۆرە کە قوتابیەک لە خراپترین قوتابخانە لە خراپترین با بڵێن خێزان پەروەردەکرا دواتر هاتیە با بڵێن شێوازی ژیانی خۆی گۆڕیە بە شێوازێک لە شێوازەکان توانیت ببیتە کەسێکی سەرکەوتوو لە بوارێک. کاریگەری منداڵی بەڵێ هەیە بەڵام لە تەمەنی لاوەکی پێم وانییە تۆ بتەوێت شتێک بکەی بەو شێوازە بیکەیت تەنها بۆ دەستخۆشیکردن بیت. تۆ ئەگەر چاوەڕێ بی کەسێک دەستخۆشیت لێ بکە پاڵپشتیت بکە پێم وایە باشترین کەس بتوانێت دەستخۆشیت لێ بکە خودی خۆتە. باشترین کەس بتوانێت پاڵپشتیت بکە خودی خۆتە. بۆیە ئێمە تەکنیکێکمان هەیە تەمان من دوای ئەو سمینارە یعنی بزانم وەکو پراکتیزێک دواتر من لە لایڤی ڤیددیۆکە هەروەها لە ڕیکۆردی ڤیددیۆکەش دواتر تەماشی پرزنتێشنەکەی خۆم دەکەم ئایا پێدەگوترێت سێلف ئەسێسمنت من لە هەموو پرزنتێشنە کە ڕیکۆرد دەکرێت من دواتر تەماشای دەکەمەوە ئایا لە چ شوێنێک من توانیتم بە باشی پەیامەکەی بگەینم لە چ شوێنێک پێم وایە من نەمتوانی بە باشی بەو ئەو ئامرازانە بەکاربین بۆی بتوانم ئیشی لەسەر بکەم. بۆیە دۆزینەوەی خاڵە لاوازەکانی خۆت و ئیشکردن لەسەریان و خاڵە بەهێزەکان بەهێزتریان بکەیت ئەمە تەکنیکێکی زۆر زۆر باشە و پێویستیش ناکە پێم وایە چاوەڕێ بی خەڵک دەستخۆشیت لێ بکە ئەگەر بۆ دەستخۆشیکردن بیتن ئەمە ڕەنگە کاتەکەی با بڵێن کورد خایەن بیتن بەڵام باشترین کەس کە خودی خۆتە پشگیری خۆت بکات. زۆر باشە. کاک ئاکۆ عەزیز پێشتر کۆمنتێکی نووسی بوو دوای دەستخۆشی دەڵێ ئەوڕۆ زیاتر کۆمونیکەیتەری سەرکەوتوو ئەوەیە کە پەیام و زانیاریەکان بە کورتی بپوختی بگەێنێتە وەرگرت لەبەرەوەی خەڵک زۆر حەز دەکات بە زووترین کات زانیاریەکان وەربگرێ. ڕاستە ئەوەش؟ دێرێنیش دەڵێ یەکێکی تر لە شێوازەکانی پەیوەندی نازارەکی باسیەوەت کرد جلوبەرگت کرد بەڵام ئەو کەلوپەل و خشل و دیکۆر و دیزایانی جلوبەرجیش ئەوانە کاریگەری لەسەر بەرامبەردادەن بەڕاستی.
بەدڵنیاییەوە طبعاً کۆمنتەکان زۆر لە جێی خۆنا طبعاً زۆربەی جار ئێمە لە پرزنتیشنەکان و لە میتینگەکان و لەو شوێنانە حتا لە زۆربەی شوێنی کار بزنس میتینگەکان کۆد ئۆف کۆندەکت هەیە بۆ کە تو دەچێت میتینگێک ئەبێ بۆ شێوازە بڕۆ یعنی ئەبێ جلوبەرگت بۆ شێوازە بێ ینی کۆد ئۆف کۆندەکتی خۆیان هەیە بۆیە ئەمانە وا دەکەن سەرنجی با بڵێن ئەو کەسێک کە گوێگرە خۆ بڵێ ئەو کەسێک کە ئۆدیەنسە زیاتر تەرکیزەکە لەسەر ئەو ئەکسسواراتە بی لەوەی کە لەسەر پەیامەکە بیتن بۆیە زۆر گرنگە ینی لە ژینگەیەکی پرۆفێشناڵانە تعامل بکەی هەم لە ڕووی جلگۆبەرگەوە هەم لە ڕووی ئەپێرەنسەوە هەم لە ڕووی گفتوگۆیەوە هەم لە ڕووی بەدی لانگوێجەوە بێ هەموویان تەنسیقاتێکی باشی لە بۆ دروست بکەی جگە لەوانەش ینی خاستان لە بۆ ئینتەرویو یان لە بۆ چاوپێکەوتن کات زۆر گرنگە پابەندبوون بە کات نەگەت و مەسەلەن لە یەکەم باوڵەنجارەوە تاخیربی یان بە پەلەپەل بچی بەو شێوە ئەوانە زۆر گرنگە یەک خاڵتر مامۆستایەکە دەزانم لەبەر کاتەکە ڕەنگە مەجال نەبوو بێ بەڕێزان ئەو سکیلانە تا هەتایەنین ماوە بەپێی کات بەپێی شوێن دەگۆڕێن ئێستا باسی کارەمەیەکانی سەدەی 21 کرد ئەو کارەمەیانە لە سەدەی 20 جیاواز بوونە ڕەنگە لە چەند ساڵێککە ئەویش جیاواز بێت ینی مەبەستم کارەمەیەکانیش دەگۆڕێ هەر ئەوە نین هەر یەک دانە بن و یان یەک جۆر بن و once and for all ینی وەکو دەڵێ هەر یەک جارە و تەواو دەبێت بەردەوام لە ئەپدەیتکردنەوەی ئەوانە دابێت نکتەک لەسەر ئەوەی با بڵێن کە پێشتر ئەگەرە تو لە مامۆستا بووایە لە مەکتەبێک دەرست دەگوتەوە لەگەڵ منداڵیان لەگەر هەر تەمەنێک ئەگەر بتوتە ینی باڵندت ویست تەشجیعیان بکەیت بۆی بخێنن ڕەنگە ئێستا شەندێک هەروە دەکەن ینی بۆ هاندان مەسەلەن شیرینیەک دەبا شکلاتێک دەبا یان ستیکەرێک دەبا ئێستا ڕەنگە ئێستا ئەوە بگونجێ بەڵام ڕەنگە چەند ساڵێکی جیاواز بیت هەر لە بۆ خۆشی لە گروپی لۆ مامۆستا شیرین مفتی نکتەی دانابوو گوتی مامۆستایەک 35 تەڵەبەی دەبی لە پۆلەچی امتحانێکی کردن لەو 35 تەڵەبەی تەنها 10 تەڵەبەی ناجح بوو بە حسابی خۆی هاندانێک دەکا ینی شتێک دەکا بۆی هانیان بدا زیاتر بخوێنن چوو با بڵێن قوتیەک پاقلاوە یان شیرینی برد بەس تەنهادایە ئەوانەی کە دەرچوێنە یعنی تەنهادایە 10 کەسەکەی 25 کەسەکەی تر نەیدانێ وایزانی ئەوە باشە لۆ ڕۆژی پاشی دیارە یەک لەوانەیە کە دەرنەچۆ لە ئیمتحانێ دەوڵەمەند بووە 25 نەفەر کەباب بینابەز لە ساقفتەکان کۆمێتەکە نووسێتەنا کەباب خۆرەکان دەڵێت ئەوە دەزام لە گروپی لۆ خێنیتە ئەدەمەبەستم چیە ینی دەگۆڕێ شتەکە بەوە نییە ئەگەر پێشتر سەرکەوتو بوو بێ مەرج نییە ئێستا سەرکەوتو بێت ئەگەر سکیڵک پێشتر پێویست بوو بێ ئێستا پێ وەل منە چەند ساڵێک مەسەن 2 ساڵ پێش ئێستا ڕەنگە زانینی وێرد نووسینی وێرد کۆمپیوتەر شتێکی زۆر پێویست بوو بێ بەڵام ئێستا بوو شتێکی زۆر بەدیهی ینی تو دەبی بچە ئاستێکی باڵاتر لەوەی کە پێویستە تەنانەت کۆمیونیکیشنیش ینی بەو شێوەیە دەگۆڕێ بکەی کات و شوێنەکە زۆر سپاس بورە دەستان خۆش بیتن کاکسیاد کۆمنتێکی هەبوو پرسیارێکی هەبوو ئایا ئەو با بڵێن هۆموەرکەیە خۆ بڵێن ئەو ئەرکی ماڵەوە یان ئەو بینێرینەوەیان نا پێش ناکە سێلف پراکتیزە تەنها بۆ خۆتان وەڵامی بدەنەوە لەگەڵ برادێک دەتوانن پراکتیزی بکەن هەم نەن ڤێربال کۆمیونیکیشنە دەتوانی بە شێوەیەکی با بڵێن ڕایتینگ وەڵامی پرسیارە بدەوە دەتوانی ئەو پرسیارانەش بە هەمان شێوە بە شێوەی ڤێربال بە برادێک با بڵێن کەسێکی ناو خێزانی خۆت با بڵێن لە ناو ماڵی خۆت کەسێک پراکتیزەی لەسەر بکەیت و پراکتیزەی لەگەڵ بکەیت تەنها بۆ خۆتان دەست خۆش بێ بە ئاخر کەسی جۆرگرین ئیلاف دەستی بەرز کردەوە ئیلاف عەبدولقادر فەرموو مامۆستا خاتون فەرموو بەڵێ سڵاو ڕێز بۆ هەمووان بورن لە کار تشتان دەگرم بەڵام حەزم لە 1 پوینت زیاد بکەم لێرەشدا کەم خۆم قوتابی مامۆستاسیان کۆم تەبعاً زۆر شتی لێ فێربوونە کەوای لە قوتابیەکانی کردووە باوەڕیان بەخۆ هەبێتن و هەروە پوینتەکەم ئەوەیە تێکەڵبوون بە کۆمەڵگە پێویستە بزانین تێکەڵی چ جۆرە کەسایی تێک دەبیت یعنی لە ڕێی کۆمیونیکیشنەوە دەتوانێت کۆمیونیکیشنی خۆت بەقوت بێخی لەگەڵ کەسی بەرامبەرت
پێویستە باوەڕ بە خۆنت هەبێت هەدەفەکە دیاری بکەیتە ژیاندا بڵێ دەتوانم باشە من چم کەمترە لەو کەسەی بەرامبەرم ڕکابەری لەگەڵ خۆتدا بکەیت نەک حەسوودی بە کەسی بەرامبەر بکەیت تەنها لەگەڵ خۆت و هەروەها لە ڕێی بەدی لەنگویجەوە ئەتوانیت کەسی بەرامبەر نیوەی سمینارەکەت نیوەی ژیانت تێبگەینیت و هەروە زۆر شتیت کەم هەیە بەڵام بەهۆی کەمی کاتەوە زۆر سوپاسی دکتۆر سیاکۆ دەکەم و سوپاسی ستافەکەشتان دەکەم دەست خۆش بێ دەست خۆش زۆر هیوادارم هەر سوپاس سەرکەوتوو بن زۆر سوپاس بەڕێزی سرۆ کامل فەرموو سرۆخە سرۆ کامل دەتوانی مایک بکەی و قسە بکەی فەرموو دەست بەرز کردەوە ئەم کاتتان باش دەستان باشتر. خۆش بێت زۆر سپاس بۆ ئەو وێبنارە زۆر بە سوودا بەڕاستی زۆر سوودمان لێ وەرگرت دەستی خۆش بێ مامۆساگیان بەڵام من لە تەجروبەی خۆم تقریباً 30 ساڵێک زیاترە مامۆستام ئەوەی کە کۆمیونیکیشن من بە ناظری خۆم زۆر بە گرنگی ئەزانم چونکە ئەو وەسەتەی خۆم زۆر زیاتر ئیشم تیا کردووە ئەو خوێنکارانەی کە بە تایبەتی ئەوانەی زانکۆ خوێنکارەکان بەڕاستی ئامادە ناکرێن بۆ ئەوەی دوایی ببن بە کادرێکی وەکو چۆنەڵی بەتوانە و بە کەڵێک لە کۆمەڵگایە من خۆم لە کۆلیجی پەروەردە بەشی ماتماتیک مامۆستا بووم ماوەیەک خوێنکارەکە بابەتەکەشم بۆ باسە کرد ئەموت لە دواییانە ئەتوانی چۆنم وەکو چۆنەڵی فکرەکە چەندێکە دووەرگرتووە بێ جارێکی تر بۆمان دووبارەکەیتەوە تەنانەت لە شوێنی خۆشیەوە جورئەتی ئەوەی نەبوو کە سبێنێ ئەژبێ بە مامۆستا پەیوەندی مامۆستا خوێنکار یەکێکە لە پەیوەندیەکان بەردەوام لە تازەبوونەوە و لە بەردەوامیە بەڕاستی لەبەرەوە من مەبەستم لەم قسێم ئەوەیە کە ئەبێ خوێنکارەکان بەڕاستی من ئێستا ئەوەی کە لە مامۆسای بەڕێزی شتێگەشتم و لە تەجروبەی خۆشم کۆمیونیکیشن وەکو بابەتێکی ئەکادیمی لە قۆناغە جیاوازەکانە وەربگیرێ بە پێی کولتور و بە پێی ڕۆژگار و بە پێی هەموو گۆڕانکاریەکان گۆڕانی بەسەرایە بەڵام وەکو مەبدە بابەتێکی با بڵێن ئەساسی من ئێستا ئەو با بڵێن ئەو بۆچوونەم هەیە کە ئەوە بخرێتە ناو مەنهەجەوە بەڕاستی بۆچی بۆ ئەوەی کە ئێمە ئەو کادیرانی کە پێیان ئەگەیەنین جورئەتیان هەبێت تەنانە جورئەتی ئەوەی نییە لە شوێنی خۆشیەوە سبێنی ئەژبێ بە مامۆستا کە ئەژبێ من خۆچوشم بۆ هەموو با بڵێن دەورە تەدریبیەکانی کە ئەیان بینی بەڕاستی خوێنکارمان هەبوو زۆر بە جورئەت بوو بەس خوێنکاریش هەبوو هیچ جورئەتی نەبوو خۆ زیرەکیش بوو بەتواناش بوو خۆم دەرسم پێوت بوو مادەکانیشی بەباشی ئامادە کرد بوو بەڵام نەی ئەتوانی بەباشی فکرەکە بگەێنێ لەبەرەوە ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە کە بە پراکتیزەکردنی ئەم بابەتانە وەکو مامۆساش فەرمووی بەڵام من پێشنیارەکەم ئەوە بە نەزەری ئەعتیبار وەربگیرێ بۆ ئەوەی ئەو کادرانی ئەیان خێنە ناو کۆمەڵگاوە بەڕاستی کادرێک بن جێگە دەستیان دیار بێت و بتوانن ئەو بابەتانی وەریان گرتو ئەو زانیاریانەی فێر بوون ئەگەر وەکو خۆشی نەتوانن بیگەێنن زۆر کەمتر نەبێلەوەی کە وەریان گرتو زۆر دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا محمودش قسە بکە و جا ئینشاڵڵا کۆتایی پێدەین مامۆستا محمود فەرموو سڵاوتان لێ بێ دەستان خۆش بێ بابەتێکی زۆر ئەکادیمی و لە هەمان کاتە زۆر جوان خستێ ڕوو ئوستازی بەڕێز دەستەکانی خۆش بێت بابەتەکەی من ئەوەی یاخود ئەو سەرنجەی دەمێ دەری بڕم لەسەر سەرنجی یەکەمە بۆ نمونە کە کەسێک بۆ یەکەم جا دەتێشێت شوێنێک و یەکەم جارە بۆ یەچێت ڕەنگە نامۆ بێت بەو شوێنە ئەو جوڵانەی کە ئەنجامی ئەدا ڕەنگە شارەزا بێت بەڵام ڕەنگە لێکەوتەی سلبی لێ بکەوێتەوە بە تایبەتی لای ئەو کەسانەی کە لەو شوێنیان ئەگەر بێت و ئەم سەرنجەیەکەمە نەکرێ بە بڕیار لەسەر ئەو کەسە خاڵێکی باشە بێت کەواتە زۆر جار لە خودی ئەو کەسەوە نییە کە ئەوێ پەیوەندێکە دروستکار لە خودی وەرگرەکانی شۆی ئایا چۆن ئەو سەرنجانەی لێ وەرەگرین یاخود چۆن تەحملی ئەکەن هەتاوەکو ڕابێت لەگەڵ ئەو ناوەندەیە بۆی پەیوەندیکی باش دروستە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر ئێمە لە منتیقێکی ڕۆژهەڵاتیین سەیرەکەی ناوەندەکانمان جۆر بە جۆرن خوێنکارێکە لە زانکۆ یەتەوە بۆ ناو بازار و لە بازار و بۆ مووقیفی پاس و لێوە بۆ گەڕێکی خۆیان و لێوە بۆ ماڵەوە بە چەند ژینگەیەکی جۆر بەجۆری کۆمەڵایەتی و هەلومەرجی جیاوازە ئەگۆڕێ پەیوەندیەکان لەم شوێنانەیە جۆر بە جۆرن ئەگەر بێت و مرۆڤ توانای ئەوەی نەبێت تەکەیف کە یاخود تێگەیشتنی هەبێ بۆ ئەم ناوەندە جۆر بە جۆرانە ڕەنگە لە شوێنێکە پەیوەندیەکی باش بەڵام هەمان ئەم کەسە لە شوێنێکی ترا پەیوەندیەکی ناجۆر و نەگونجاوی هەبێت کەواتە
جۆری تەکەیوفیش با بڵێن لەگەڵ مووقعەکانە پەیوەندێکی زۆر باش دروست دەکەم. جارێکی تر سوپاسانەکەم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و گونجاو و کاتێکی شەر. دەست خۆش مامۆستا زۆر سوپاس بەڕێزی. مامۆستا سیاکۆ بەسەگەر یەک ڕوونکردنەوە بدەم دەست خۆش بی زۆر سوپاس. طبعاً دکتۆر زۆر پرسیارەکەت و بڵێن کۆمنتەکە لە جێی خۆیە ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەی و شەرتیش نییە با بڵێن ئەمە تطبیق بکرێت لەسەر هەموو کەسێک. بەڵام ئەگەر بۆ نمونە من باسی ئینتەرویو سکیلم کردبە دەهاتمەوە خاڵم باز دەکرد کە ئایا لە چ حالەتێک پێویستە و چ جۆرە کۆمیونیکیشنێکیش بەکاربینی پێش ئەوەی تۆ بچیە ئینتەرویو ئەبێ لیتریچەری ئەو کۆمپانیای بخین و ئایا چەند کەس لەو کۆمپانیایش دەکە ئایا کەسەکان چێن چ باگراوندێکن چ جۆرە بیرکردنەوەیەکان ئیشەکانیان چۆنا ئایا ڤیدیۆکانیان بە شێوازێک کە سێرچی ئەو کەسانە بکەن کە لە کۆمپانیاکای لیدەرن شێوازی تەعامل کردیان چۆنا ئەمان هەموو پێویستی بە ئامادەکردنی زیاتر هەیە بۆی ئەو کاتە بڕیار لەسەر شخصەکە دەدرێت ئایا تۆ بە چ شێوازێک. بەڵام هەندێک شتێک کە ستانداردی جیهانیە دەکرێت ئەمانە بەکاربینی. بۆ نمونە کاتێک کە تۆ قسە دەکەی لەگەڵ کەسێک کە حەز و ئارەزووی قسەکردنی لەگەڵدایە طبعاًەوە زۆر گرینگە. من زۆربەی جار لە میتینگەکان و با بڵێن لە ئینتەرویوکان تا کردیت مەساعبەتیش بەڕاستی کە خەڵکانێک دێن بۆ جەم ئینتەرویو یعنی ئەوەندە پەشۆکاون و ئەوەندە ئینترێستیان لە دەموچاوی دیار نییە مۆتیڤیشنیان نییە. زۆر جار بە برادران دەرێم وڵی غەدرەکی زۆرمان کردی ئەو فەقیرەمان بە زۆر هێنە تێرە یعنی بە شێوازێک وا خۆ پیشان دەداتن کە ئەنەما هاتیتە شوێنێک بە زۆری هاتی ئیشی پێ بکەن. نا تۆ ئەبێ مۆتیڤیشن پیشان بدەیت کە چیە شوێنێک ئەبێ بە شێوازێکی جوان بە شێوازێکی زەردەخەنە میوچوالیتی زۆر گرینگە. یعنی بۆ نمونە تۆ کەس بەرامبەر کەسێکە قسە دەکەی کە کەسەکە زەردەخەنێک بکە ئەبێت و زەردەخەنێک بکەی ناکرێت تۆ با بڵێن کۆمیونیکیشنەکەت مطابق نەبی یان بۆ نمونە کە کەسەکە قسە دەکاتن دەبینی هەندێک شێوازی دەست و جوولە بەکاردێنێت تۆ دەتوانی بە هەمان شێوە زیرەک بیلەوەی کە چۆن بەرامبەر ئەو شخصە ئەو شتە بەکاردێنی یان دەبینی بۆ نمونە شخصێک حەزی لە شتەکە باسی حەزەکانی بکە خۆ بڵێن لەگەڵ حەزەکانی شخصەکە بڕۆی حتا ئەوە لە کۆنفلیکت ریزۆلیوشن زۆر گرینگە یعنی چۆن بۆ نمونە تۆ وا لە کەسێک دەکەی قەناعەتێکی لە بۆ دروست بکەی کەم جار ئەبێ لە حەز و ئارەزوەکانی دەست پێ بکەی. بۆیە دەست خۆش بی کۆمنتەکە زۆر باشە. وادارم دکتۆر من دیسان وعدە دەدەم کە کۆمەڵێک بابەتی زۆر گرینگە دەتوانم لە زۆربەی وبینارەکانی کەش بابەتی گرینگ هەیە لەسەر ئینتەرویو لەسەر ئیمیل رایتینگ لەسەر ئۆنترپرنۆرشیپ لەسەر بۆ منە کۆمەڵێک بواری بازاری کار کە من بەخۆم ینی ئیشم لەسەر کردووە و دەوراتی تیۆتیشم لەسەری وەرگرتووە. من ئامادەم هەر وەختێک من بتوانم هاوکار بە مسئولێک با بڵێن خەڵک بگەینم بە دڵنیایەوە من دەست خۆش بێ دەکەیت زۆر سپاس. یەک سەرنجی کورد لەسەر قسەکەی مامۆستا محموود بەڕاستی ئەوەی کە باسی کرد کە ئینتباعی یەکەم یان فەرست ئیمپرێشن یان ئەوەی مامۆستا فازڵ جار دەرێ ئەندێشەی یەکەم زۆر گرنگە بەڵام مەرجیش نییە هەموو کات دروست بێت چونکە فاکتەرەکان و هۆکارەکانی ژینگەی ئەو کاتەکە زۆر دەور دەبینین بەڵام هەموو جاریش ئەو دەرفەتت بۆ ڕێک ناکەوێ کە ئینتباعی یەکەم دروست بکەی. You don't have second chance to make the first impression. یعنی زۆر جار ئەو بە ئینگلیزی وا دەڵێن یعنی دەرفەتی دووەمت نابێ بۆ ئەوەی ئینتباعی یەکەم دروست بکەیەوە. بۆیە زۆر گرنگە یەکەم بەرکەوتنت لەگەڵ ئەو جەماوەرە یان لەگەڵ ئەو خەڵکە ئەوێ چۆن باسی دەکەی. تەکنیکی زۆرا و زۆر هەیە بۆی بتوانیت ینی سەرنجی خەڵکەکە بە خۆت ڕابکێشی یان بە شێوەیەک بێ کە بە شێوەی ئەرێنی تۆ ببینن یان تۆ بخەیە بچە بەردڵ و بەرچاویە. ئەوانی تریش ئەوەی مامۆستا فرۆش باسی کرد بەڕاستی زۆر گرنگە کە ئەو بابەتانە ئەگەر وەکو بابەتی پاڵپشتیکاریش بن هەر لە ناو پرۆگرامەکانی خوێندندا شوێنیان بکرێتەوە چونکە نەک هەر لە زانکۆ فێر ناکرێن پێش زانکۆش ئامادە ناکرێن بۆ ئەوەی ئەو زەمینەیان تێدا بێت تا فێر بکرێن. زۆر جار هەمووی وەکو بازنەیەکی داخراوە هەر لە ماڵ و خێزانەوە دەست پێ دەکات تا باخچەی منداڵان و بنەڕەتی وانە کە پێویست دەکە هەمویان پێیەکەوە هەماهەنگ و هاوکار بن بۆ ئەوەی کەسایەتی ئەو ئینسانە ئەو قوتابیە یان ئەو فێرخوازە دروست بکەن. لە کۆتاییدا ئەوە کاتەکەمان تەواو بەڕاستی لاشمانداوە لە کاتی خۆمان چکە وعدماندا و دەورینەوەت خولەکە ئێستا
ئەوە 95 خولەکە تقریبەت بەناوی ئەکادمیای مێگامایند پلس بەناوی ستافی ئەکادیما زۆر سوپاس بۆ مامۆستا سیاکۆ سلێمان شێخۆ لە زانکۆی سۆران کە مامۆستا بووە و ئێستا لە ئایرێکسە خۆشە قوتابی دکتۆرایە لەو بوارە لە بواری ئەدەبی ئینگلیزی بەڵام هەر بۆ ئەوەندە لێ ناینێن مامۆستا سیاکۆ ئینشاڵڵا لە داهاتوودا بەرنامەی تریشمان دەبێت لەگەڵ جەنابەت هەر بۆ بەبیرهێنانەوە ئێمە هەوڵ دەدەین مانگانە بەرنامەکان ڕێک بخەین بۆ ئەو 3 هەفتەی داهاتوو کە ماوە 3 کەسایە ترمان داوەت کردووە کە پێشتریش ڕامانگەیاند بوو بەڕێز دکتۆر ڕێبوار خۆشناو کەویش ڕاهێنەرێکی بەتوانایە باز لە فێربوونی چالاک دەکات بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کەریم لە زانکۆی چەرمۆ کە چەندین کتێبی تازەی هەیە لەسەر بواری پەروەردە بە شێوەیەکی گشتی هەروەها بەڕێز مامۆستا ئەبوبەکر مستەفا کە بەرپرسی ڕێکخراوی خوێنەری کارایە کە باز لە بابەتێک لە پێوەست بە خوێندنەوە و خوێنەر دەکات بۆ ئەو مانجی 5 ئەو وێبینارانەمان ئامادە کردووە کارمان کردووە لەسەر وێبینارەکانی مانجی 6 تا ئێستا یەکدانەمان حەجز کردووە بۆ ئەو کاتە مەبەستمانەوەی ئێوەش دەتوانن کەسانی شیا و شایستە پێشنیاز بکەن بۆ ئەوەی ئێمە داوەتیان بکەین تاکو بەم شێوەیە گفتوگویەکی هەم هێمنانە و هەم پەروەردەکارانە و زانستیانە بکەین بۆ ئەوەی خەڵکێکی زۆرتر سوود لە توانە و ئەزمون هەموو لایەک بەربگرن بەناوی ئەکادمیا زۆر سوپاس مامۆستا سیاکۆ بۆ تەرخانکردنی ئەو کاتە دەزانم سەرقاڵ بووی سەرقاڵی ئامادەکاریەکانی سەفەریش بووی سوپاس کە تا ئێستا لەگەڵمان بووی سوپاس بۆ ئەو بەڕێزانەی تا ئێستا لەگەڵمان سوپاس ئەوانەی کە دواتریش لە ڕێی فەیسبوکەوە دەیبین و بینیویانە ئەوانی تریش کە لە ڕێی لینکەکەەوە دەبینن سوپاسی تایبەت بۆ ستافی ئەکادمیا کە ئەماندونە ناسانە لە خۆبردووانە بەردەوامن لە کارە خۆبەخشەکانیان تایبەتی مامۆستا شەماڵ و فرمێسکخان و کاکپشتیوان کە بەردەوامن لە خزمەتەکانیان دووبارە زۆر سوپاس بۆ هەمولایەک ئەگەر وشەی کۆتاییت هەیە مامۆستا زۆر سوپاس دکتۆر هەروەها لە بۆ ستافی ئەکادمیای مێگامایند بۆ ڕێخستنی ئەم بابەتە هەروەها گشت بابەتەکانی تر بەڕاستی من زۆر تەشجیعی ئەو پلاتفۆرمانە دەکەم طبعاً جێی ڕێز و تەقدیرە هەروەها سوپاسی بەشداربوانیش دەکەم هیوادارم سوودێکم گیان ببێت و بە هیوای کاتێکی خۆش بۆ هەمولایەک زۆر سپاس بە هەمولایەک و شەوێکی شاد شاتر